بەناوی خی گەورە و مێرەبان دانیشتنەکەمان بە ناوی گەلی کوردستانەوە دەست پێکەین. دانیشتنی ژمارە 1 خولی گرێدانی دووەم ساڵی یەکەم خولی هەڵبژاردننی چوارەم ئەمڕۆ 4/5/2014 کاتژمێر 12 نیوەڕۆ. بەڕێزان بەرنامەی کاری دانیشتنەکەی ئەمڕۆمان بەپێی حکومەکانی بڕگەی 1 مادەی 20 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ژمارە 1 کە هەموار کراوە دەسەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاری داوە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆمان بەم شێوەیە بێت. 1. تەوەری یەکەم ناونانی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی بڕگەی 2 لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 2005 هەموار کراوە. تەوەری دووهەم پێکهێنانی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بە تایبەتی لیژنەی یاسایی بەپێی مادەکانی 37 و 38 و 39 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. ئێستا دەرگای گفتوگۆکەینەوە لەسەر تەوەری یەکەمی دانیشتنی ئەمڕۆمان. نقطە نظامی. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە کاتێکدا گەلەکەمان لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو هەڵبژاردننی تری گرنگی کرد و پرۆسی سیاسی و دیموکراسی لە کوردستان پێینایە هەنگاوێکی ترەوە گەلەکەمان چاوەڕوانی لە هێزە سیاسیەکان بە تایبەتی هێزە سیاسی سەرچیەکان ئەوەیە کە هاوکار و هەو ئاهەنگ بن بۆەوەی بە زووترین کات حکوومەت و کابینەی داهاتوو پێکبێنن. مامۆسەڕابوون تۆ یادداشتە خوێنیتەوە؟ بەڵێ یادداشتەکە دەخێنەوە. بەڵێ لەم کە ئێمە باش ئەزانی یادداشتەکەی تۆ خینە بەرنامەی کارەوە ئەگەر فرسەتم بدەیت تەسبیتەکەین لە دانیشتنی ئەمڕۆیە تەسبیتەکەین ئێستا جارێ نقطە نظامی تەسبیتەکەین تۆ داوای ئەوە کە یادداشتێ بخوێنیتەوە ئەو کاتە کە پەیوەندیدارە بە بارودۆخێکەوە لە هەرێمی کوردستان ڕۆدا بەدڵنیاییەوە حەقی خۆیەتی تۆ وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان مافی ئەوەت هەیە، بەڵام ئێمەی خێنە بەرنامەی کاری دانیشتنەکەی ئەمڕۆ و توێژی لەسەرەکەین. داواکارم یادداشتەکەمان بخەنە بەرنامەی کاری ئەمڕۆ. بەڵێ کێ نقطەی نظامی تری هەبوو؟ بەڵامی نەخان. برای سروک پارلمانی برنامه کاری دا هندک خلطیت یاسایی تاین الگور برگاه سیه الماده 56 برگاه سیه لماده 56 یاسای هەڵبژاردننی پارلمانی کوردستان ژمارە 1 سالی 1992 نه 2005 یعنی خلطیات دا هی. بەڵێ ڕاستە ئەوە دوایی لە تەبعەکەیە غەڵەت دروست بووە. طبعا ناونانی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بەپێی یاسا پەیوەندیدارە بە دوو یاسا لە هەرێمی کوردستان: یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی عێراق کە هەموار کراوەتەوەی ساڵی 1992، یاسای دووهەم یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کە ویش جارێکی تر هەموار کراوەتەوە پەیوەندیدارە بەو دوو یاسایەوە. دیارە بەداخەوە من لە مسودەکەش کە هاتەوە دیسانەوە ڕاستم کردەوە، دیارە دوایی هەر بەو غەڵەتی ڕۆشتووە. بەڵێ تێپەڕیەوە ڕاستە ئەوەی جەناب تێڵەی ڕاستە. بەڵێ کا گۆران فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە تەمەنی پەرلەمانی کوردستان لە یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکا و ئیمتیازات و مباشڕەی دەست بەکاربوونی ئەندامانی پەرلەمان لە یەکەم دانیشتن دەست پێ دەکا و یەکەم دانیشتنی پەرلەمان 6/11 بە مەفتوحی بوو هەتاوەکو ئەو ڕۆژەی ئێمە دەستەی سەرۆکایەتی بەڕێزی پەرلەمانمان هەڵبژار. بەڵام ئێستا لە بەرنامەی کاری ئەمڕۆ نووسراوە دانیشتنی ژمارە 1. ئەمە وا دەکا کەوا تەمەنی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکا لە یەکەم ڕۆژی دانیشتن کە تەمەنی پەرلەمان ئێستا دەست پێ دەکا لە 6/11. ئەگەر ئێمە ئەم بەرنامەکارە بەم شێوێت تەزبیت کەین کەواتە ئەو حەوت مانگەی ڕۆیشتووە ئەمە هەمووی کە ئێمە وەک ئەندامی پەرلەمان ئیمتیازمان وەرگرت و ئەندامی پەرلەمان بووین لە تەمەنی کاری پرۆسی سیاسی و دیموکراسی دەڕوا لەو ڕۆژەوە تەمەنی پەرلەمان کەواتە بە پێم بەرنامە بیدەست پێ دەکات کە ئەمڕۆ ئێمە دائەنیشین. ئەمەش پێچەوانەی پەیڕەوە داواکارم ڕاست بکرێتەوە ئەمە بکرێتە دانیشتنی ژمارە 2. ئەمە دانیشتنی ژمارەیەکی خولی گرێدانی دووهەمە، نەک دانیشتنی ژمارەیەکی کۆبوونەوەکانی پەرلەمان. ئەوەی کە جەنابەت باسیەکەی دانیشتنی دەستپێکی پەرلەمان بوو کە بەڵێ
لە 6/11/2013 دەستی پێکرد بەڵام ئەمڕۆ لەبەرەوەی خولێکی گرێدانمان تێپەڕاند بەهۆی ئەوەی کە پەرلەمان دانیشتنی ئەنجام نەدا بەڵام بەپێی پەیڕەو ئەو خولە گرێدانەمان تێپەڕاندووە ئێستا لە خولی گرێدانی دووهەمی پەرلەمانی کوردستانین بۆیە ئاساییە ئەمە دانیشتنی یەکەمی خولی گرێدانی دووەمە. بەڵێ کاک شێرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 24 بڕگەی 2 کە باس لەوە کە لە دووەم دانیشتنی یەکەمین کۆبوونەوەی پەرلەمان و بە ڕێگەی هەڵبژاردن لیژنەیەکی کاتی بە ناوی لیژنەی تێڕوانی لە دروستی ئەندامێتی. کاک شێرکۆ ئەگەر ڕوخسەت بی کە هاتینە سەربەندی دووهەم باسی ئەو پرسەشەکەین هەر بۆی کە لە ئەجەنداکەیە بێت لە باسی ئەو پرساکەینەوەی کە لە لیژنەکانی پەرلەمان ئەو کاتە باسیەکەین. کاک سۆران. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە ژۆکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی یاداشتێکمان هەیە داوا لە بەڕێزتانەکەین بیخەنە بەرنامەی کارەوە. بەڵێ یاداشتەکەتان سەبارەت بە چیە؟ سەبارەت بەو دۆخەیە کە لە شەوی 34 لە بەردەم مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی پەلاماری پاسەوانێکمان دراوە و شەهید کراوە. بەڵێ باشە داواکارەکەی ئەوەش ڕەوایە سەبارەت بە یەکێک بە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانە ئەوەش ئەخێنە بەرنامەی کارەوە. دکتۆرە ڕێواز فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 49 یاسای هەڵبژاردننی پەرلەمان ژمارە 1 ساڵی 92 هاتووە کە پەرلەمان لە دانیشتنی یەکەم یا وادەی دەورەکانی بەستنی دەستنیشانەکە بەمەجێک ساڵانە لە 2 دەورە کەمتر نەبێ. ئەگەر خولێک تێپەڕیەوە ئەمە خولی دووەمە ئەبوو بەڕێستان لە دانیشتنی یەکەما خولەکانتان دیاری کرایە. ئەگەر ڕۆژتووە کێشە نییە بەڵام من داواکەم لەم دانیشتنی ئەمڕۆیە مەوعیدی خولەکە دیاری بکرێ لە هەمان کاتیشا داواکەم لەبەرەوەی وەختێکی زۆرمان لێ ڕۆیشتووە مانگی حەوت بە پشودانەنرێ بەڵکو تەنها مانگی هەشت. پەلەت نەبێ بۆ مانگی حەوت بەدڵنیاییەوە کاتە قسەیەکی لەسەرەکەین بەڵام سەبارەت بە قسەی یەکەمت کە باسی خولەکانی گرێدانت کرد لە یاسای بەڵێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ساڵی 1992 ئەوە جێگیر کراوە بەڵام سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەو کات ئەمەی جێگیر کردووە خولەکانی گرێدانی دەستنیشان کردووە کە بەپێی مادەی 5 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بەم شێوەیە هاتووە. یەک پەرلەمان لە ساڵێکدا 2 خول گرێ دەدات یەکەمیان لە سەرەتای مانگی ئازار دەست پێ دەکات و لە کۆتایی مانگی حوزەیران کۆتایی دێت و دووەمیان لە سەرەتای ئەیلول دەست پێ دەکات و لە کۆتایی کانونی یەکەم کۆتایی دێت. 2 پاڵپشت بە بڕگەی 1 ئەوە دەستەی سەرۆکایەتی ڕێخستنی ماوەی گرێدانی خولی یەکەم و دووەمی ساڵی 1992 لە ئەستۆ ئەگرێت. ئەمە وەکو هەموارکردنەوەیەکی ئەو یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وایە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان. بەڵێ کەی ترمان هەبوو؟ کاک سەلات فەرموو. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا ئەو ئەحداسانەی هەفتەی ڕابردوو لە دەرەنجامی هەڵمەتەکانی هەڵبژاردن و ڕۆژی هەڵبژاردن و دواتریش ڕوویداوە. ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە زۆر دەڤەر و لە زۆر ئارەستەیە تێبینی و یاداشتی خۆمان هەبووە. هەندێک لەو یاداشتانە بۆ ڕای گشتی ئامادەکراون بەڵام ئەگەر بێت و هەر فراکسیۆنێک تێڕوانینی خۆی لەسەر حاڵەتێک یان ڕووداوێک بخاتە ڕوو یان ئەوە تا ئێمە ئەبێت دانیشتێکی تایبەتی بۆ ئامادە بکەین پێکەوە هەمومان قسە لەسەر کۆی ئەو ئەحداسانە بکەین یان ئەوە تا ئێمە ژۆک و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کۆمەڵێک جومگە کە پەیوەندی بە پێشەرکاری یاسایی و خەرقی قانونیەوە هەیە لە ڕۆژانی هەڵبژاردن و پێشتریش ڕووداوە قسەی خۆمانەیە. بەڵێ بەڕێز کاک سالار جەنابیشتان مافی ئەوەتان هەیە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان کە لەسەر هەر بابەتێک لە هەرێمی کوردستان ڕووەدا قسە و باسی خۆتان لە ناو پەرلەمانی کوردستان ئەنجام بن. خەڵکی کوردستان چاوەڕێیەکە ئەو پرسانەی کە لە دەرەوەی پەرلەمان ڕووەدا لە ناو پەرلەمان ڕەنگدانەوەی هەبێ ئێوەش مافی ئەوەتان هەیە قسەیەک لەسەر هەر ڕووداوێ بکەن کە لە ماوەی کۆبوونەوەکانی پەرلەمان ئەنجامەدرێ بەڵام ئەندامانی تری پەرلەمانی کوردستانیش لە فراکسیۆنەکانی تریش مافی ئەوەیان هەیە کە قسە لەسەر بابەتەکانی ڕۆژ بکەن بە پەیڕۆی ناوخۆی پەرلەمان و دواتریش تەنانەت دەگەر قسەیەکیش لەسەر یاداشتی ئەو دوو فراکسیۆنی کە ئەمڕۆ یاداشتیان هەیە قسەیەکی تریش هەبێت لەلایەن فراکسیۆنەکانی تریش دەتوانین ڕێگە بەوانیش بین کە قسەی خۆیان بکەن. بەڵێ کاگە و بەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من قسە لەسەر مادەی 13 بڕگەی دووەمەکەم کە جاری پێشوو ئەنجامماندا من کە ڕۆشتمە دەرەوانێ پەیامنێری ڕوودا و
کە هەمومان نەزانین نزیکە لەلایەنێکی سیاسیەوە گلەی ئەوەی لە من کرد بۆچی ئێوە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئینقلابتان کردووە لە کاک جەعفەر ئیمێنکی و دەنگتان پێ نەداوە. من وتم چۆن نەزانی کە ئێمە دەنگمان پێ نەداوە؟ وتی ئەم کامێرەی چاودێری دانراوە و وەرەقەیەکی بەدەستەوە بوو، وتی ئەوە ناوەکانیشم پێ. بەڕاستی ئەگەر ئەمە وا بێ کارە ساتە سوکایەتە بە پەرلەمان و بە سومعەی پەرلەمانتاریش، بۆیە من داوا لە بەڕێستانەکەم بە دوواداچوونێک بۆ ئەو بابەتە بکەن و ئەم جیهازانەش بەڕاستی بێت دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە دوواداچوونی بۆ بکات، چونکە ئەگونجێ من و هاوکارەکانم لە پەرلەمان بە درێژایی ئەم خولە ئەندامی هەر فراکسیۆنێک لە بڕیارێکە لە پرۆژە یاسایەکە لە لێپرسینەوەیەکە پێچەوانەی ڕای فراکسیۆنەکەی هەبێ، بۆیە بێ زەمانەتی نهێنی دەنگدان بپارێزرێ. زۆر سپاس. بەڵێ کاک ئەو بەکر جەنابەت و هەروەها فراکسیۆنەکەشت ئەگەر هەر گومانێکتان لەوە هەیە کە چاودێری دەنگدانی نهێنی ئەندامانی پەرلەمانی کوردستان کرابێ ئەتوانن بە یادداشتێک ئاڕاستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی بکەن بۆ ئەوەی بە شێوەیەکی ئوسوڵی مامەڵی لەگەڵا بکەین، نەک هەر ئەوە. ئەندامی پەرلەمانی کوردستان بە پێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانیش کەس بۆی نییە لێپرسینەوەی لێ بکە سەبارەت بۆ بیرۆڕایانی لە ناو پەرلەمانی کوردستان دەریە بڕێ، سەبارەت بۆ ڕایانەی کە لە ناو پەرلەمانی کوردستان دەریە بڕێ. بۆیە ئەگەر گومانێکتان لەم بارەوە هەیە ئەتوان بە یادداشت ئاڕاستی بکەن. ئەگەر نقطە نظامی نەما بێت بەڵێ کاکومێت. بەڵێ سەرک بەڵێ کاک ئومێت کاک با کاکومێت قسەی خۆی بکە فەرموو کاک. بەڕێز سەرۆکی پەرلەمانەوەی مامۆستا بەکر باسی کردەمیش ئەو حالەتەم بینی، بەڵام بەو شێوازە ناوەی ئەو باسی لێوە کردەوە. من بینیمەوە پەیامنێرەی کە ڕووداوە و قسەی دەکرد نەک باسی کامێرەی چاودێری بکاتن و کامێرەی چاودێری دانراوە، بەڵکو وەکو ڕۆژنامەنووسانەی کە شوێنێکی دیاریکراویان هەیە ئەو لەسەرەوە بۆ وەکو ڕۆژنامەنووسێک وە وەرەقەکانیش وازەح بوون، ڕەنگەکان دیار بوو کە دەنگ بە سەرۆکی پەرلەمان جێگری سەرۆکی پەرلەمان سکرتێری پەرلەمان دەدرێت. ئەو لەسەرەوە بینی بووی و هەستی پێکردبوو کامە لە ئەندامانی پەرلەمان دەنجام بەچێدا و بەچێ نەدایە، بۆیە کامێرەی چاودێری باسی لێوە نەکرایە، تەنها ڕۆژنامەنووسێکە و دیقەتیدایە. ڕۆژنامەنووسان ڕێیان پێدرێ لە دانیشتنی پەرلەمانی کوردستان بەشداری پێ بکران، هەروەکو هاوڵات کاگە بکرێت، هەروەکو ئەوەی کە هاوڵاتیانی کوردستانیش بە ڕەزامەندی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان مافی ئەوەیان هەیە بێن چاودێری دانیشتنەکانی پەرلەمان بکەن، بەڵام ڕۆژنامەنووسان مافی ئەویان نییە نهێنی دەنگدانی ئەندامانی پەرلەمانی کوردستان ئاشکرا بکەن. بۆیە داوا لە ڕۆژنامەنووسانی بەڕێزیشەکەین پابند بن بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەو کاتانەی کە ئامادەی دانیشتنەکانی پەرلەمانی کوردستانە بن. کاک فەرحان. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان، قسەیەکی پامنێر ئێوە قسەکە ئەبوو بەکر قسەیەکی ڕۆژنامەنووسێک ناکرێتە بنەمایەکی بەڵگەبوون بۆ لە کەدارکردنی فەرحان بە یارمەتی خۆت بە ئەندامێکی فراکسیۆنەکەی تۆ قسەی لەسەرەوە کرد، تکایە بۆ ئەوەی نقطە نظامیەکەی خۆی باس کرد ئەگەر شتێکی تازەت هەیە باسیکەی وەگەرنا با بچینە سەر بەرنامەی کاری پەرلەمان. زۆر سپاس بۆ جەنابە. بەڵێ کاک شوان. بەناوی خۆی بەخشندە و میرەبان، بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمانی کوردستان، ئێمەش یادداشتێکمان هەیە سەبارەت بە ڕووداوەکەی سی لەسەر یەکی 2014. دووەمیش ئەوەی کە ئەو پەیامنێرەی ڕوودا و هەمان شێوەشی بە ئێمە گوت کاتێکەوە ویستی وتی من ئەزانم تۆ دەنگ بە دەستەی سەرۆکایەتی نەداوە، تم چۆن نەزانی، وتی ئێمە چاودێری تایبەتیمان کردووی، ئەگەر پێویست دەکات توانین ناویشی بهێنین. کاک شوان وابزانم باسمان کرد ئەو بابەتانی کە باسەکرێ ڕەنگە پێویست بە دووبارە ببوونەوە نەکە. سپاس دەکەم. بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من دوای کۆبوونەوەکەی پەرلەمان بە چەند کات ژمێرێک پەیامنێری کەناڵی ڕوودا و تەلەفۆنی بۆ کردم، ڕقەمەکەی نەناسرا بوو، منیش خوشکی بەڕێزم باسمان کرد دەنگت نەداوە بە بەڕێز مامۆستا جعفەر ئیمینیکی. بەڵێ باسمان کردەوە مۆزوعە. کاک باپیر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڵێ ئەو باسخواسانەی کە باز دەکرێن کۆمەڵک باس هاتن شنیار هاتن لە لانی ئەندامانی پەرلەمان پێچەوانەی بەرنامەی کارە، ئەوەی لە بەرنامەی کارنێ جەنابیشت دەرگاکت کردەوە کە زیاتر کۆبوونەوەکە بەرفراوانتر بکەی، بۆیە بە تەحدید دەبێ بەرنامەی کار باز بکرێت. دەکرێت بۆ جەلسەیەکی تایبەت دابنرێ بۆ هەر باسێکەیە هەر شتێکی نەخوازراوە هەبیان هەر شتێکی ئیستیسنا هەیە. سپاس. کاک باپیر بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئەندامی پەرلەمان بۆی هەیە سەبارەت بە ڕووداوانەی کە ڕۆدەن قسە بکەن و پێم وابێت خولێکی تازەی کارکردنی پەرلەمانی لە هەرێمی کوردستان هاتوۆتە کایەوە،
بۆی خەڵکی کوردستان بزانێ ئەم پەرلەمانە گرنگی بۆ ڕووداوانەدا کە لە دەرەوەی پەرلەمان ڕۆدەن بەسەر خەڵکی کوردستانایەن پێویستە پەرلەمانی کوردستان دەرگا بکاتەوە بۆ ئەندامانی پەرلەمان گفتوگۆ لەسەر بابەتانە بکەن ئەگەر بە شێوەیەکی ئوسوڵی بێ. پێم وابێت ئیتر نقطە نیزامی کۆتایی پێهات دەستەکەین بە خوێندنەوەی بەرنامەی کار دوو یادداشتمان هەیە ئەیخینە بەرنامەی کار ئەوانیش بەڵام ئێستا بەندی یەکەمی بەرنامەی کاری پەرلەمانی کوردستانە خوێنینەوە. بەندی یەکەمی بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان تەوەری یەکەمی بەرنامەی کاری ئەمڕۆمان بریتیە لە ناونانی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی بڕگەی 2 لە مادەی 56 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 و هەروەها بە پێی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانی هەموارکرا و ساڵی 2005. ئێستا دەرگای گفتوگۆکەینەوە سەبارەت بەم پرسە تکایە بەڵە کاک فرسەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 37 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەڵێ لیژنە بەردەوامەکان لە یەکەمین خولی گرێدراو لە دوای هەڵبژاردننی پەرلەمان پێک دەهێنرێن و لە کەواتە بە پێی پەیڕەوی ناوخۆ ڕاستەوخۆ کاک فرسەت قسەت لەسەر ئەم بەندە هەیە بەڵێ بە ناوەکان بنووسین قسەم لەسەری نییە نقطەی نیزامیە کەواتە پێم وایە بە پێی پەیڕەوی ناوخۆ وا باشترە ئێمە کە ئێستا یەکەم جەلسەی دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی گفتوگۆ لەسەر لیژنەکان بکەین ئینجا خاڵی دووەم بکەینە قسەکردن لەسەر تەسمیە واتە پاش و پێشێک لە بەندی یەکەم و دووەم بکەیت ئەگەر سەیری مادەی 37 کەی لە پەیڕەوی ناوخۆ وازەحە پاش هەڵبژاردن ڕاستەوخۆ قسەکردنە لەسەر لیژنەکان بۆ ئەوەی بەسەلسی پەیڕەوی ناوخۆ جێبەجێ بکەین داوا دەکەم بڕگەی دووەم بخرێتە پێش بڕگەی یەکەم و بڕگەی یەکەم دوا بخرێت بۆ بڕگەی کۆتایی. باش ناوەکانە نووسین طبعا ناونانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بە پێی ئەو دوو یاسایی باسمان کرد هیچ پەیوەندی بە لیژنەکانی پەرلەمانی کوردستانەوە نییە بۆیە ئەکرێ هاوها هەنگێک پێکەوە بەڵام دەرگای گفتوگۆ بۆ ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەەکەینەوە بەڕێز سکرتێری پەرلەمان ناویەوە ئەندامانی کە یانەوە قسە بکەن بنووسێ بۆ ئەوەی بە پێی ڕیزبند ناوەکانیان بخوێنینەوە و گفتوگۆی بکەن. گۆران ئازاد. سالار محمود. طب بەڕێزکە گۆران فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش بە پێویستی دەزانم بەرنامەی کارەکە ئاڕوگۆڕ لە نێوان بڕگەی 1 و بڕگەی 2دا بکرێ و مەسەلەی تەسمیح حکوومەت بکەوێتە دواتر لەبەر سەبەبی یەکەم ئەو سەبەبەی قانونی کە برای بەڕێزم دکتۆر فەرسەد گوتی و پەرلەمان ممارەسەکردنی سەلاحیەت و دەسەڵاتەکانی خۆی دائیمەن دوای دروستکردنی لیژنەکانە و دواتر دەست دەکات بە ئەرک و واجباتەکانی خۆی لەبەر ئەوە بە پێویستی دەزانم کەوا بڕگەی دووەم ببتە بڕگەی یەکەم. بەڵێ مامۆستا مەڕوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو فەقەرەی تەسمیەی سەرۆکی وەزیران پێچەوانەی قانونی ریئاسەی ئیقلیمە لەبەرەوەی دەبێت سەرۆک و جێگرەکەی پێکەوە تەسمیە بکرێتن و پێشنیار دەکەم یان تعدیلی ئەو فەقەرەی بکرێتن کە پێشتر بەس تەسمیەی سەرۆک بووە نائیبەکەی دەگەڵدانیە یانەوەتە چاوەڕوان بکەین تاوەکو لەگەڵ برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان دەگاتە نەتیجە و ناوی جێگرەکە دێهێنن. سوپاس. کاک مەولود. بەڕێز سەرۆکی فەرمان ئەمەی کە لێرە هاتووە تەواو جووتە لەگەڵ یاسا ینی ئەوە ناونانی سەرۆک و جێگیری سەرۆکی حکوومەت تەواوە ینی هیچ کێشەیەکی نە یاساکەش هەروەڵێ بەڵام کێشە ئەوەیە ئایا لە ڕووی سیاسی و ئێساشی هەردوو ناوەکە ئامادەن بۆی کە بێنە بەردەم یاخود ئێمە دەنگیان پێ بدەین حتمما ئەبێ بڵین نەخێر ڕێکەوتن لە پێشەوە بێ کێشەکە ینی بەحسێکی بەشێکی سیاسیە
بەشەکەی تری ئەگەر باسی یاساکەین و ئەڵێن تەنها سەرۆکی حکوومەت ئامادەیەکەواتە بێت تعدیلی پرۆژەمان هەیە بۆ تعدیلی یاساکە لە هەردوو حاڵەکە ئەمە لێرە ئەمە ئێستا حاڵی حاضر هەم لە ڕۆ سیاسیەکەی ناکرێ هەم لە ڕۆ یاساییەکەشی بەڵام ئەمەی ئێرە جوودە لەگەڵ مادەکە ینی ئەمەی کێشەیەکی یاسایی لێرە نییە کێشەی یاسایی لەوایە ئەگەر ئێمە تەنها سەرۆکی حکوومەت تەسمیەکەین کەواتە بە یاساکە بگۆڕین ئەگەر هەردووکیشیانە کەواتە بە ڕێکەوتنی سیاسی بکرد لە هەردوو حاڵەکە پێویستمان بەوەیە کە ئەم بڕگەیەکە بچێتە بڕگەی دووهەم بەڵام قسە لەوەیە کە ئایا ئێمە ئەتوانین لەمە زیاتر دو ئەم مۆزوعانە دوا بخەین ئایا پەرلەمان ڕۆڵی چیە لەوەی کە هەوڵ بدەین کە هەرچی زووترە پێکهاتنی سیاسی پێک بێت یاخود پرۆژە ئامادەکەین بۆ تعدیلکردنی قانونەکە لەبەر ئەو هۆیە منش پێم وایە کە شوێنەکان ئاڵ و گۆڕ بکرێن پێکهێنانی لێژنە هەمیشەیەکان وەلەوکان ئەویش گفتوگۆیەکی زۆری ئەوێ لە نێوان سەرۆکی فراکسیۆنەکانە ئاڵ و گۆڕی پێ بکرێ ئەو بێنێتە خوارە ئەو برێتە سەر بەڵام ئەو بەو مانایە نییە کە ئەم ئاڵ و گۆڕکردنە بێتە مادەی مایەی دواخستنێکی وەها کە هەم حکوومەت ئەوە دوا بکەوێت دووبارە فریمەکەی پەرلەمانمان لێ بەسەر بێت و سپاسەکەم زۆر سپاس دکتۆر فرسەت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێستا ڕێگە دەدەن گفتوگۆ بکەین لەسەر لێژنەکان نه ئێستا جارێ لەسەر تەوەری یەکەم قساکەین تەسمیە بەڵێ ینی ئاڵوگۆڕتان نەکرد هەروەکو خۆی جارێ هێشتا دەرگای گفتوگۆ وڵایە دوایی خێنە دەنگدانەوە ئەو پێشنیارە خێنە دەنگدانەوە کە ئاڵوگۆڕ بکرێت جەنابەت ئێستا قسەت لەسەر ئەمە هەیە ئەم تەوەرە وایە قسەکانی خۆتی کرد پێشتر بەڵێ هەر ئەوەیە کە وامزانی ئێستا دەچینە ناو گفتوگۆ لەسەر لێژنەکان بەڵێ بەڕێز کاک سالار بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان سالار مەحموود لە ڕاستیا بەندەش ڕام وایە لە ڕووی واقعیەوە گرنگە بڕگەی یەکەم دوا بخرێ و بڕگەی دووەم پێش بخرێ و پێشخستنی بڕگەی دووەم ئەکاتە ئەوەی کە پەرلەمانتاران بچنە سەر مەساری پیشەیی خۆیان ئەم یادداشت و بابەتەی کە ئێستاکە فراکسیۆنەکان ئاماژەی پێەکەن کە بهێن ناو هۆڵی پەرلەمان ئەو کاتە هەم سەرۆکایەتی کەمتر سەرخاڵەکەین بە ئیشی ترەوە ئەو کاتە لیژنەکان دێتە پێش بۆ نمونە ئەو ئەحداسە ناوخۆیانەی ڕوو ئەدەن ئەگەر ئێمە ئەمڕۆ موفقمین لەوەی لیژنەی یاسایی و لیژنەی ناوخۆش ئەقرار بکەین ئەو کاتە لیژنەی ناوخۆ ئەتوانێت بە دوای هەموو ئەو کێشانەوە بڕەوە قووەتی پەرلەمان و شەرعەتی پەرلەمان و قووەتی قانونی پەرلەمانی لەگەڵ بێ بۆ ئەوەی تەدەخل لە دەسەڵاتەکانی تریژ لە ڕێگەی پەرلەمانەوە ڕوونەدا ڕاستە لە دەرەوە خولوقاتە بێ بەڵام پەرلەمان ئەبێت لە ڕێوشێنی قانونی خۆی پەلە بکات بۆیە بڕگەی دووەم بە گرنگتر ئەزانم لە بڕگەی یەکەم و بڕگەی یەکەمیش ئاماژەیەک بێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە پەیوەستن بە بڕگەی یەکەمەوە کە پەلە بکەن لە پێکهاتن بۆ ئەوەی ئەمە چیتر دوانەکەوێت چکە حکوومەتیش ئەهەمیەتی خۆی هەیە بەڵێ سپاس کاک بوو کاروان بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵەوە ڕایان بەڕاستی بە پێی پەیرەوی ناوخۆ ئاساییە سەرۆک و جێگر تەسمیە بکرێت یعنی پێش دەستنیشانکردنی لیژنەکان بێت بەڵام لەبەرەوەی ئەو ڕێکەوتنە نەکراوە ئێستا ناکرێت تەنها سەرۆکی حکوومەت تەسمیە بکرێ جێگرەکەی بۆیە منیش لەگەڵەوەم دوا بخرێ بەڵام هیوادارم ئەو دواکەوتنە وەکو دواکەوتنی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی نەبێت زۆر سپاس دەستخۆش کاک شوان ئەگەر بکرێ بۆەوەی ئەو سیمایی کە بە حکوومەتەکانی پێشەوە دیار بکە دوو ئیدارەی بوو لە بەرنامەی کاریشدا بوو کە تەسمەی سەرۆکی حکوومەتی کوردستان بکرێ ئەمڕۆ پێم باشە ئەمە ئەنجام بدرێت و جێگر دوا بکرێت بۆ کاتێکی تر بەڵام کاتەکەی دیاریکراوە بێت نەکۆکو ئەوەی 6 بەکراوەی بەو شێوەیە بمێنێتەوە بەڵێ زۆر سپاس دکتۆر شێرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵا لە ڕاستیە واقعی سیاسی کوردستان وایە کە پێویستی بە سازانەوە پێم وابێ خۆشمان لە یەکەم دانیشتنا خۆتان ئاگادارن کە لە 6 ئەوە بوو کەوتیان با سازان بێتوانە بۆیە من داواکارم ئەگەر بکرێت مۆڵەت یەک هەفتە بدرێ بە هەردوو لایەنی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی بتوانن لە ڕاستیە لە ماوەی ئەو هەفتەیە لایەنی کەم لەسەر ئەو دوو ناوە ڕێبکەون کە ناوێکیان دیارە هەمومان نەزانین پێویست ناکات خۆمانی لێ بشارینەوە ناوێکیان دیارە ناوی دووەمیان داوا لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەن لە ماوەی هەفتەیەکە یەکلایی کاتەوە و بۆی بێتە ناو پەرلەمانەوە ڕاستپێدێن بۆ پێکهێنانی کابینە چکە لە ڕاستیان ناکرێ هەمان دۆخی ئەوەی پێش و دووبارە بێتەوە بۆیە گەر ئێستا دەستکرێ بە لیژنەکانمە بڕای منیش زۆر سپاس کاک عەبدوڵڵا نوقتە نیزامی دەبوو بەڵێ
تکایە مایکرۆفۆنە بەڵێ دا مایکرۆفۆنەکەت بەڵێ بەرنامەی کار ڕوونا بە بۆچوونی من ئەو لیستانەی کە جێگر و سەرۆک پێگەێنن ئەبێ حەجێکی قانونی ڕوون بکەنەوە خۆیان تایسەمە گومە لەوان نەبووە بۆ ئێمە قسەی لەسەر بکەین. بەڵێ کاک عەبدوڕەحمان نوقتە نیزامی فەرموو. ببوورە من پێشنیارێک بۆ جەنابتان هەیە هەر دادرێک لێرە هەڵەسێ دایم پەرلەمانە قسەکان نەچێتە پرۆتۆکۆلەوە بۆیە پێویست هەر ئەندام پەرلەمانێکی بەڕێز هەڵەسێ قسەکان ناویسیانی خۆی بڵێ یاخود ناوی خۆی لانێکم بڵێ چونکە ئەمە تۆمارێکرێت لە پرۆتۆکۆلە ناکرێت پەرلەمانتار هەڵەسێ قسە ئەکات و ناوی نەوترێت و ئەو کەسەی قسەکات خۆی قاوەنی قسەکانی خۆی بێت لە دوا ڕۆژە بەڵام کە ناو نەوتە لە ڕاستیە ئەو کێشەیە دروستەکە. کاک عەبدوڕەحمان برادرانی پرۆتۆکۆل خۆیان ناوەکان تەسبیتەکەن بەڵام تکاتان لێ یەکەم ناوی خۆتان بڵێن بۆ ئەوەی هەموو تعارفێکی سەرەتاییش بێ ئەندامانی پەرلەمان یەکتر بناسین بۆیە ئەگەر ناوی خۆتان بڵێن زۆر باشتر. بەڕێز کاک عومەر فەرموو. عومەر عنایەت پێم باشە بەرنامەی کارەکە نەگۆڕێ هەرچەندە لە ڕووی بەڕاستی سیاسیەوە باشترە کە برادرانی یەکێتی بەشدار بن و نوێنەریان هەبێ بەڵام خۆتان ئەزانن ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان لەژێر فشاری خەڵکای ماوەی زیاتر لە 6 مانگە ئێمە خەڵک چاوەڕێی ئێمەی کە حکوومەت پێک بێنین ئەم کۆبنەوەی پەرلەمانیش ناکاتە ئەوەی کە ئێمە حکوومەتمان پێک هێناوە یا کەسێکمان ڕاست پاردووە بۆ ئەوەی حکوومەت پێک بێنێ لەبەرەوە من داوا ئەکەم ئەگەر بەنیازن ئاڵ و گۆڕ بە بڕگەکان بکرێت یعنی یەک بکرێت شوێن دوو بکرێت شوێن یەک ئەبێ ئەندامانی پەرلەمان دەنگی لەسەر بدن و ڕەزامەندی ئەبێ من پێم باشە نەخرێت و تەسمیەی ئەو کەسە ئەو بەڕێزە بکرێت کە حکوومەت پێک ئەهێنێ ئەگەر جێگرەکەشی ئەوە نەبێ تعدیلی یاساکە بکرێت بەڵام باشترە کە برادرانی یەکێتیش ینی خۆیان فریای ینی بەهات نایە و لێرە ئەستا حاضر بوو نایە و نوێنەرەکەشیان حاضر بنسەتی ئەوەی کە ئەڵێن کێشە هەیە لە دەرەوە و لیژنەکان پێک بێت من وای بە باشە زانم لیژنێکی تایبەت پێک بێت چکە پێگەنانی ئەو لیژنانە کاتی زۆر ئەوێ من تاکیدم لەوەی ئەمڕۆ ئێمە ناتوانین ئەو لیژنانە پێک بێنین بە ئاسانی لیژنێکی تایبێت بۆ ئەحداسانە پێک بێت بۆ ئەوەی لێکۆڵینەوە لەو ئەحداسانەی کە ڕووی داوە ئەوەی ئەحداسی ئەوەی برادرانی کۆمەڵ و ئەوەی لە سلێمانی ڕووی داوە وام پێ باشە بە لیژنێکی تایبەت بێ نەخرێتە ئەستۆی لیژنەی یاسایی و زۆر سپاسانە. زۆر سپاس. بەڕێز دکتۆرە بەهار. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەهار مەحموود پێم خۆشە سەبارەت بە هەردوو تەوەرەکەی بەرنامەی کار قسە بکەم سەبارەت بەوەی کە هاوڕێیانی بەڕێزم کاک گۆران ئازاد و کاک دکتۆر فرسەت وتیان کە ئەمە بۆ ئەوەی پەیڕەوی ناوخۆ بە شێوەیەکی باش جێبەجێ بکەین باشتر وایە ئاڵوگۆڕ بە بەرنامەی کارەکە بکرێ من پێم وایە هیچ لادانێک نییە لە جێبەجێکردنی پەیڕەوی ناوخۆ ئەگەر بێت و ئاڵوگۆڕیش نەکرێ چونکە لیژنە بەردەوامەکان ڕاستاڵێ لە خولی گرێدانە بەڵام هیچ دەقێکی یاسایی نییە کە بڵێ پێشەوەی تەسمیەی سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت بکەی پێویستە لیژنەکان پێک بێنی. سەبارەت بە بڕگەی دووەمیش سەبارەت بە ئەوەی کە ئێمڕۆ ئێمە ناونانی بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بکەین لە ڕووی یاساییەوە ئەگەر بێت و ئێمە ئێمڕۆ ناونان بۆ سەرۆکی حکوومەت بکەین و جێگرەکەی بخرێتە کاتێکی تر هیچ ڕێگرێکی یاسایی نییە چونکە لە بڕگەی 12 لە مادەی دەیەم لە یاسای سەرۆکایەتی هەرێمە ئەڵێ لە دوایینە دەستنیشانکردنیان لەلایەن پەرلەمانەوە بێ ئەوەی بڵێ کە ئەبێ لە یەک جەلسەیە دەستنیشان بکرێن بەڵام ئێمە ئەگەر ئەمەشمان کرد منتیج نابێ لەبەر ئەوەی کە لە ڕاستپارنەکەیان ناویان بە یەکەوە هاتووە بۆیە من پێم باشە کە وەکو حەلێک بۆ ئەم حاڵەتەی ئێستا و وەکو یەکێکیش لە هەنگاوەکانی نەهێشتنی سیمای دوو ئیدارەی ئەو یاسایە تعدیل بکرێت. زۆر سپاس. کاک ئەنوەر نوقتە نیزامیت هەبوو فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەنوەر قادر من لەسەر ئەوە قسە دەکەمەوەی کاک سالار باسی کرد باسی یاداشت دەکات و بۆ لیژنەکان کە دوا بخرێت حەز دەکەم دکتۆریسم مەجالم دەی ئەوەی کە ئەو باسی دەکات پەیوەندی بەو ئەلبیسەکەەوە هەبوو هەمومان دەزانین ئەو خروقات و ئەوی هانەی بە خەڵک کراوە ئەوە دادگا هەیە خۆیان لە تەلەڤیزیۆنەکان پێشانیان داوا با بچن دادگا کاری خۆی بکە ئەگەر ڕاست دەکەن دەنا ئەوە جۆرێکە لە سیاسەتی شەواشەکاری و گەوجاندن. کاک ئەنوەر ئێستا لە تەوەری یەکەمی بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمانین باس لە ناونانی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەتەکەین ئەگەر قسەیەکت لەسەر ئەمە هەبێت ئەتوانی ناوی خۆت بنووسی بەڵام ئێستا ئەوە دوایی بۆ کاتێکی تر
نقطة نظامی کاک ئاری باش بەڵێ من ئاری هەرسین بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەوەی من بزانم خطابەی ئەندام پەرلەمان ڕاستەوخۆ بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەبێت نەک ناوهێنانی یەکتری وەڵامدانەوە یەکتری تکایە با ئەمە نەبێ بە کەڵتور جەناب بە هەر لە ئێستا و کۆنتڕۆلیەوە کەس ئەی کۆنتڕۆلمان کرد بەڵێ کاک گۆران یەکەم شت بەپێی پەیڕەوی ناوخۆ لەسەر هەر پرسێک ئەندامان ناو دەنووسن و ئەمە خاڵێکە بۆ سەرۆکایەتی باش نییە دوای ئەوەی ناوی ئەندامان تەواو بوو دەرگەی گفتوگۆدا دەخرێ و ئێمە گرمانەوێ بە بەردەوام قسە بکەین ئەمە گرفتێک دەبێت بۆ خودی سەرۆکایەتی خودی ئەم پەرلەمانە عەتەڵ دەبێت لەبەرەوە تکایە لەسەر هەر پرسێک کە دەرگەی گفتوگۆ کراوە ئەندامان دەست بەرز دەکەنەوە سکرتێری پەرلەمان ناو دەنووسێت ناو دەخوێندرێتەوە دوای ئەوە ئەندامی پەرلەمان ناتوانێت مداخەلە بکە ئەمە یەک دوو بەپێی پەیڕەوی ناوخۆ ئەندامی پەرلەمان ئازادە لەم هۆڵە قسە دەکات ئەم ئەندام پەرلەمانانە ئەتەکێتی ئەندام پەرلەمان و نیە جوابی ئەندامی پەرلەمان بداتەوە یەکەمیان ناوی هێنای قسەمان نەکرد دووەمیشی هاتە سەرێ تکایە کۆنتڕۆلی ئەندامان بکەن ئێمە ڕەیەکی قانونی خۆمان گرتووە دەی خەیە دەنگەوە دەنجی هێنا سەرچاو دەنجی نهێنا هەر ئەوەی ئیشی پەرلەمان بەڵێ باش بەڵێ کاک سالار فەرموو نقطة نظامی بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان سالار محمود من سوپاسی مرونەتی جنابتانەکەم بە ڕێگە پێدان بە ئەندامانی پەرلەمان بەڵام ئەبێ ئەو دەرگایە بەوازەحی بەپێی پەیڕەو کراوە بێ بۆ ئەندامانی پەرلەمان هیوادارم سکرتێری پەرلەمان زەبتی ئەم مەسەلەیە بکە و ئەوەشی پەیوەندی بە ناوهێنانی ئەندامانی پەرلەمانەوە هەیە کاتان لێکم هەر مەسەلەیەک پەیوەندی بە مەسی سیاسی لایەنی ترەوە هەیە لە پرۆتۆکۆل بسرێتەوە بەڵێ با بڕۆینەوە سەر ناوەکان بەڕێز ئامینە خان برای سروک پارلمانی آمینه ذکریم. البته هم همین زانن که واقع کردستان بو پیک اینان و حکمت و اکرزیان اجتماعی و هر واسه برنامه پارتی بو هنده که همه احزاب سیاسی بجاری یا حکمت بن اوه یا واضح و یا دیاره کاندید پارتی جی بو سروک حکمت یه دیار کریه لیدیسا جی بو هنده که اکرزیان اجتماعی و بجاری همه احزاب سیاسی بو پیک اینان و حکمت یا دیار کری بیتو یا بجار بیدن ام داخوازت کن که اف پاشو پیشیت ناف برنامه کاری دا بهتر کرن لی او که از بینید کم ناحیه یاسایی و ما یاسا هل بجارتنا پارلمان کردستانه یا جماره ایک سالان و تو دوی یاسا سرکاتی یا حرمه که هر دو یاسا بحث هندید کن که چاند سروک حکمت یعنی کاندیده سروک حکمت و جگری بهنا راسپاردن بو پیکینان حکمت کو اف هر دو یاسا هفدیجیات گلی کو دوهای از سکایت کم سروه سروکاتیا یا پارلمانی سبراستن یاسا هل بجاتن پارلمانی بحث جگری ناکد یا دیارکریه دست نشانه سروک حکمت ده تکرن سروک حکمت او راست بری ده او وزارت پیکینی بس یاسا سروکاتی حریم بحث هنده کد هر دو بیگ بعده هن راست پاردن به هنده که حکمت بگینن جبر هنده اوان دو هفته جیاد گله کده های راست وکنه بگن که آیا دیفه یاسا هل بجارتن پارلمانی دی بیدن یا یاسا سرکاتی یا حرمی دی بیدن یعنی اول دید لایه ها و بهتر اکدا کرن بله خوی استال هرمی کردستان اما دستور من نیه که دستور بالاترین یاسا به و هر یاسا که چانی دستور بید او یاسا حالا وشه یعنی کاری پینا کریه بلام لبروی دستور من نیه مبدئي قانوني رچاوە کرێ کە بۆ بەپێ ئەو قاعدە قانونية اللاحق يلغي السابق يعني اللاحق يعدل السابق مادام لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە هاتووە کە هەر مادەیەکی یاسایی پێچەوانەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بێت کە دوای یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەرچووە ئەوە وەکو هەموارکردنێکە بێ بۆ یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بله کاگومێت فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان مێت حەماعەلی ئەوەی دەزانین لە ڕابردووە هەبووە دابەشبوونی سیاسی لە کوردستانە لەسەر بنەڕەتی 50-50 بووە و دۆخی سیاسی گۆڕانکاری بەسەرا هاتووە و زۆربەی ئەو یاسایانش کە لە هەرێمی کوردستان دەرچوون لەسەر ئەو بنەڕەتە ئەو دابەشکاریە سیاسیە دەرچوێنراون بۆیە زۆر گرنگە ئێمە بتوانین لەم خولەی پەرلەمانە کۆتایی بەو دۆخە بهێنین و وەکوەی لە وڵاتە دیموکراتیەکانە بە شێوەیەکی ئاسایی سەرۆک ڕادەسپێرێ بۆ پێکێنانی حکوومەت ئێمەش بتوانین ئەوە بکەینینی بۆ ئەوەی ئەو سیما دیموکراتیە بۆ حکوومەت بجێڕینەوە سەبارەت بە ئەو خاڵی یەکەمی کارنامەکە ئەوە زۆر گرنگە ئەنجام بدرێت کە پێوان لەبەر دوو هۆکار یەکەم ئەوەی کە
لە کوردستان پێچێنانی حکوومەت زۆر دواکەوتووە و هەمووشمان لەسەر ئەو بابەتانە قسەمان کردو و خەڵکی کوردستانیش فشارێکی گەوریان بۆ مەسەلەیە دروست کردووە کە زۆر گرنگە پەرلەمان هۆکاری خێر بێ بۆ ئەوەی پێچێنانی حکوومەت خێراتر بکرێت. هۆکاری دووهەم ئەوەیە کە ئێمە پێویستە حکوومەتێکمان هەبێ کە ئەم خولەی پەرلەمان ئێمە متمانەمان پێدا بێ بۆەوەی بتوانین لە هەر ڕووداوێکی لە هەر ڕووداوێکا کە لە کوردستان ڕوودەدا بتوانین لێپرسینەوەی لەگەڵدا بکەین کەمە من بە خاڵێکی گرنگ و بچینەی دادەنێ. زۆر سپاس. بەڕێز کاگڕابوون. بەڵێ ڕابوون تۆفیق معروف بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر لە ڕووی یاساییەوە ئەو بەرنامەی کارە کێشەیەکی نییە من پێشنیار دەکەم بەردەوام بین اینجا یەکسەر دەچمە سەر خاڵی یەکەم کە ئێستا لێ لە بەرنامەی کاردا هاتووە هەروەکو برایان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ئاماژەیان پێکرد و یاساناسەکانی ئێمەش پێیان وایە بە جۆرەی یاسا ئێمە لە پەرلەمان دەتوانین بۆ نوێ هەر ئێستا ناو لە سەرۆکی حکوومەتی هەرێم بنین. اینجا بابەتی دووەم دێتە پێشەوە بە جۆرەی یاسای سەرۆکایەتی دەبێت بەڕێز سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ڕاستپێرێ بۆ پێکەنانی حکوومەت. لە حاڵەتێکی وادا ئێمە دەزینە بەردەم واقعەکەوانێ ئەگەر سەرۆکی جێگری سەرۆکی حکوومەت کە پێدەچێت لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ئەگەر ئەوان کاندیدیان ئامادە بوو کەواتە بابەتی پێکەنانی کابینەی حکوومەت جۆرێک خێرا دەبێ. بەڵام ئەگەر لە حاڵەتێکدا کاندیدی برایانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە نەبوو یاساناسەکانی ئێمە پرۆژە یاسایەکیان ئامادە کردو بۆ تعدیلی یاساکە بە جۆرێک کە سەرۆکی حکوومەت بەتەنیا ڕاست پێدرێ بۆ پێکەنانی حکوومەت. بەڵێ زۆر سپاس. هیچ کەسما بوو؟ بەڵێ فەرمووی. بەرز سەرۆکی پەرلەمان دوای ئەوەی کە دەرگای گفتوگۆ کرایەوە من ناوەکانم لە لای خۆم نووسی بۆ زنجیرەی دەسەڵبڕینی کە ئەندامە بەڕێزەکانی پەرلەمان دەستیان بەرز کردبووەوە دوجار بە نۆقتە نیزام بابەتەکان لە بەرنامە لادەن بۆیە نیگەران مەبن ئەگەر ناومان نووسی دوایی کەسێکی کە ویستی مداخلەیە بکە ئەگەر نۆقتە نیزام نەبوو بە ناچاری ناوی دەرج ناکەین لێرە چونکم کە دەرگای گفتوگۆ کرایەوە ئەبێ بۆ بەرنامەیە بڕۆین بۆ ئەوەی بتوانین کۆبوونەوەی پەرلەمان زەبط و ڕەبتی باشی تا دروست بکەین و بەڕێکی بڕوا. سپاس. زۆر سپاس بەڕێز سکرتێری پەرلەمان. دەرگای گفتوگۆ داخین ئەو ناوانەی کە ناوی خۆیان نووسی و قسەکردن قسەی خۆیانان کرد ئێستا چەند پێشنیارێک لە بەردەم پەرلەمانی کوردستانە. پێشنیاری یەکەمیانەوەیە کە پاش و پێش لە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان ئەنجام بین بڕگەی یەکەمی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ پاش بخەین بەڵام بۆ زانیاری بەڕێستان کە ئەو بڕگەیە پاشەخەین لەسەر ئەجەندای بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان ئەمێنێتەوە و لە هەموو دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان ئەو پرسە بەکراوەی هەیە و یەک دانیشتن دوای دانیشتن ئەگەر ئێوەی ئەندامانی پەرلەمانی کوردستان دەنگتان لەسەرەوەدا کە نە پرۆسەی ناونان ئەنجام بدرێ ئەوە ئەنجام بدرێ. ئێستاش تەنها بە دەنگدانی زۆرینەی ئەندامانی پەرلەمان ئەتوانرێ ئەم پرۆسەیە دوا بخرێ بڕگەی یەکەم دوا بخرێ. سەبارەت بە تعدیلکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش ئەوە یاسایەک ئەوە پەیوەندی دارە بە هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێم هەر ئەگەر بە شێوەیەکی ئوسوڵی ژمارەی پێویستی ئەندامانی پەرلەمان داوای هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکەن سەرۆکایەتی هەرێم بە پێی ئوسوڵ و پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مامەڵەی لەگەڵەکە. ئێستا ئەو پێشنیارە خێنە دەنگدانەوە کە داوایەوە کە تەوەری یەکەمی دانیشتنی ئەمڕۆ دوا بخرێ بۆ تەوەری دووهەم لە دانیشتنی ئەمڕۆیە باس بکەین. کاک سۆران نقطە نیزام فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەمان لاڕوون نییە من سۆران عومەر بورە ئەوەمان لاڕوون نییە پاش و پێش لە تەسەسول یا لە زەمەن دواخستن لە زەمەن ئەوەمان بۆ ڕوونکەرەوە دانیش کە پاش و پێش لە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستانەکەین ئەگەر ئەمڕۆ نەمانتوانی ئەوە ئەڕواتە بکارنامەی دانیشتنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان ئەو پرسە لە ئەولەویەتی کاری پەرلەمانی کوردستان دەبێت چونکە پرسی پێگەنانی حکوومەتێکێکە لە پرسە هەرە گرنگەکانی پەرلەمان دروست نەکردنی حکوومەت دەبێتە هۆی لەنگبوونی کاری پەرلەمانی لە هەرێمی کوردستان چونکە پرۆسی چاودێری پەکەخە. نقطە نیزام بەڵێ بەهارخان تکایە تۆزە بە پەلە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەهار عەبدوڕەحمان لە مداخەلەکانە باز لەوە کرا کە خاڵی دووەم دوا بخرێت پێشنیار کرا کە کات دیاری بکرێت تکایە ئەوەش بخرە دەنگدانەوە بۆ ئەوەی کات دیاری بکرێت بۆ ئەوەی کە تووشی ئەو حاڵەتە نەبین کە پەرلەمان پێیان ڕۆیت
بۆ ئەوەی کاتەکەی دیاریکراو بێ بۆ پێکهێنانی ئەو پرسە و بۆ قسەکردن لەسەر ئەو پرسە کات دیاری ناکەین چونکە ئەو تەوەرە بارمەتیتان ئەو تەوەرە لە بەرنامەی کاری پەرلەمان ناسڕێتەوە ئلغا نابێ بەڵکو دوا ئەخرێ بۆیە بەردەوام لە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان ئابێ بەڵێ مونیرە خان بەڕێز سەرۆکی پەرلەمان من منیرە عوسمان بە سوپاسەوە بە هەرخان قسەکانی کردم زۆر سپاس کاک دکتۆر فرسەت فەرسەت سۆفی بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە من پێشتر باسم کرد تەنها پاش و پێشکردنی بڕگەکانە ئەگینا کە دێینە بڕگەی دووەم کە بریتە لە مەسلەی تەسمیەکردنی سەرۆک وەزیران و نائیبەکەی ئەو کاتی گفتوگۆ لەسەر ئەوە دەکەین ئاخۆ مدەدا بنێن یان چۆن دوای بخەین یان ئێستا تەسمیە بکەین بۆیە تەنها ئەوەی من باسم کرد پاش و پێشکردنی بوو بەڵێ پێم وابێت تەواوی نقطە نیزامیش نەما بەڵێ مامۆستا بەڕێز سەرۆکی پەرلەمان عومەر کوچەر نقطە نظام وضوح لە جەلساتی پەرلەمان دیار نینە بەرنامەی کار ئەمڕۆ گەشتیە دەستی ئێمە لازمە دوو ڕۆژ پێش جەلسەی پەرلەمان بەرنامەی کار دیاری کرابی دوو هیویت کەم وضوح جەلساتی بێت کە چۆن دەرینی کیش ڕۆژدار دەنەشین دیار بیت بۆ زانیاری بەڕێستان کارنامەی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان لەلایەن ڕاوێژکاری ڕاگەاندنی پەرلەمانی کوردستانەوە ڕاگەیەنرا لە سایتی فەرمی پەرلەمانی کوردستان هەر ئەو ڕۆژی 29 مانگ پێنجشەمەش دابەشکرا بوو بۆی ڕاگەیەنرا لەبەرەوەی ماوەی پێویست لەبەردەستا بوو بۆ دانیشتنی ئەمڕۆ ئەو پێشنیارە خێنە دەنگدانەوە کە داوایەوە کە پێش و پێش لە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان بێتەکایەوە کێ لەگەڵەوەیە تەوەری یەکەمی دانیشتنی ئەمڕۆمان دوا بخرێ بۆ پاش تەوەرەکانی تر کێ لەگەڵەوەیە دەست بەرزکاتەوە پێم وابێت زۆرینەیە کێ لەگەڵ نییە سیویەک بەڵێ سیویەک کەس دەنگی لەسەر نەدا کەواتە زۆرینەی هێنا ئەو پێشنیارە کە ئەو پرسە دوا بخەین بۆ دانیشتنی بۆ دوای تەوەرەکانی تر ئێستا ڕۆینە سەر تەوەری دووهەمی بەرنامەی کاری ئەمڕۆمان کە بریتە لە پێکهێنانی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بە تایبەتی لیژنەی یاسایی بەپێی مادەکانی 37 و 38 و 38 و 39 لە پەیڕەوی ناوخۆی هەموارکراوی پەرلەمانی کوردستان ئێوە ئاگادارن لە دانیشتنی دەستپێک داوامان لە فراکسیۆنە جاجەکان کرد کە خۆیان ئامادە بکەن کاندیدەکانی خۆیان ڕادستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بکەن بۆ پێکهێنانی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان و ئەمڕۆژ هەر بە هەمان بەبەست کۆبوونەوەیەکمان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی لیستە جاجەکانی پەرلەمانی کوردستان ئەنجام داوە ئێستا بەپێی پەیڕەوی ناوخۆی کوردستان مامەڵاکەین و بەپێی بەرنامەی کاری ئەمڕۆی دانیشتنی پەرلەمانی کوردستان مامەڵاکەین کە بریتە لەوەی ئەو لیژنانەی کە لە پەیڕەوی ناوخۆی ئێستای پەرلەمانی کوردستانە هەیە دەسەکەین بە دروستکردنی بە تایبەتی لیژنەی یاسایی دەرگای گفتوگۆەکەینەوە بەڵام یەکەم جار دەرگای گفتوگۆ لەسەر پێکهێنانی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان ئەەکەینەوە و داوا لە فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمانی کوردستانەکەین کاندیدی خۆیان یان هەر ئەندامێکی پەرلەمان حەزەکە لە لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان بە لە فراکسیۆنە جیاجیەکان ئەتوانێت خۆی بپاڵەوێ بۆی دوایی دەنگدانی لەسەرەکەین کێ قسەی هەیە لەسەرم تەوەرە قادر وتمان ڕسوول بەڕێز سەرۆکی پەرلەمان
نقطة نظام دەبوو کا گۆران ببوورە وەڵی بەس تەوزیحێک بەڕێزت گوتت ئێستا دەرگەی خۆپاڵاوتن بۆ لیژنەی یاسایی دەکەینەوە ئیتر لەسەر ئەمە قسەمان هەبیان لەسەر ئەوەی لیژنەکان چۆن پێک بێ چۆن مناقەشەی لیژنەکان بکەین لە بەرۆ لای مڕ ئەگەر هەر خۆپاڵاوتن بێ من ئێمە هیچ قسەیەک لەوانەیە نتوانین بکەین ئەگەر ئێستا ئێستا بەپی بەرنامەی کارە ڕۆین لە پێشە لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان دروست دەکەین و دواییش قسە لەسەر لیژنەکانی تری پەرلەمانەکەین بەڵێ دکتۆر فرسەت فەرموو فەرسە سۆفی بەڕێ سەرۆکی پەرلەمان پێش هەموو شتێک دەبێت ئەوە بڵێن کە ئێمە بە سیرکردنی خولەکانی ڕابردوو بە تایبەتی خولی سێمی پەرلەمانی کوردستان خاڵی یەکەم گفتوگۆ لەسەر ئەوە کراوە ئاخۆ ئێمە لیژنەکانی پەرلەمانی کوردستان زیاد دەکەین یان کەمی دەکەین بۆ ئەوی لەسەر ڕۆشنایی ئەم زیادکردن و کەمکردە ئیتر فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کاندید و نوێنەرەکانی خۆیان بۆ لیژنەکان دابەش بکەن بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە ئەگەر کاتمان پێ بدەیت ئێمە پێمان وایە کە لەبەر ئەوەی ئێمە لە پێش ئەوەی دانیشتنی یاسایی پەرلەمانی کوردستان دەست پێ بکات لیژنەیەکی سیاسی لە ناوان هێزەکانمان پێکێنا و بەپێی ئەو کارێک کە لە سەرەتا کردمان پێدەچێت بتوانین لە داهاتوویەکی نزیک ئەگەر پەرلەمانی کوردستان پەلە بکات بتوانین پەیڕەوی ناوخۆ هەموار بکەین بۆیە لەوانەیە ئێمە تۆزێک دواکەوتین چەند مانگ دواکەوتین وا باشە ئێمە دابشکردنی خۆمان لە پەرلەمان لە قۆناغی یەکەم لەسەر ئەساسی 19 لیژنەی پەرلەمانی بکەین واتە لەم قۆناغا ئێمە لەگەڵ ینی بەلایانی کەم وا باشە هەتا تعدیلی پەیڕەوی ناوخۆ دەکرێت لیژنەکانی پەرلەمان زیاد نەکرێن کەمیش نەکرێن ئەمە یەک دووەمیان سەبارەت بە بڵین تعدیلکردنی وەکو باسم کرد تعدیلکردنی پەیڕەوی ناوخۆ لیژنەکان بەجێ دێڵین بۆ ئەو کات بەڵام و هەروەها پێشمان وایە کە لەم قۆناغا ئێستا پەلە بکەین لەوەی کە لیژنەکان پەلەی تدا بکرێت و هەوڵ بدرێ لیژنەی یاسایی کاک لیژنەی یاسایی لەسەر ئەوە چیە ئەخر کاک بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئێمە ناتوانین جارێ قسە لەسەر سەرۆکی لیژنەی یاسایی بکەین تاوەکو گفتوگۆی تێر و تەسەر لەسەر ئەوە نەکەین وەکو ئەوەی عرفێکی متەبع ئایا ئێمە لێژنەکان وەکو خۆی دەهێڵینەوە یان ئەندامانی پەرلەمان قسەیەکی گشتیان هەیە لەسەر لێژنەکان یان ئێستا یەکسەر دەچینە ناو لێژنەی یاسایی من پێم وایە ئەوەی کە ڕۆیشتووە لە خولەکانی پێشووتر دەرەتا قسە و گفتوگۆ لەسەر ئەوە کراوە کە ئایا لێژنەکان زیاد دەکرێن یان کەم دەکرێن ئەگەر وەڵامی ئەو پرسیارە من بیدەمەوە من پێم وایە ئێمە پێمان وایە ئێستا یەکسەر بچینە ناو دابەشکردنی لێژنەکان و لەم قۆناغا پێویستمان بەوە نیە هیچ لیژنەیەک زیاد بکرێت لەگەر پێویستیش بێت ئێمە تعدیلکردنی پەیڕەوی ناوخۆمان لە پێشە و تا ئەم قۆناغە دوای بخەین ئێستا بۆ ئەوەی ئیستیسماری وەقت بکەین و ئەو وەختەی کە لە دەستمان چووە لە قۆناغی ڕابردوو بیقۆزینەوە دەست بە کارەکانمان بکەین یەکسەر ئێستا فراکسیۆنەکان کاندیدەکانیان پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان بکەن و لێژنەی یاسایی بەلایەنیکەمیان چەند لیژنەیەکی تر لە کۆبوونەوە یەک لە دوای یەک واتە ئەم مەسەلەیە لەوانەیە بەم کۆبوونەوەیە کۆتایی نێ بەڵام پەلە بکەین لە زووترین کات لێژنەکانی پەرلەمان کۆتاییان پێ بهێنرێت بەڵێ زۆر سپاس بە قسەکردنەکانمان لە چوارچێوەی بەرنامەی کاری ئەمڕۆ بێت کە زیاتر قسەکردنە لەسەر دروستکردنی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان ئێمە ئێستا پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانمان هەیە هەر هەموارکردنێک پێویستە کات بەپێی پرۆژەیەک بێت بۆ پەیڕەوەی کە ئێستا هەیە ئەبێت بە شێوازی خۆی و بەپێی پەیڕە و پێشکەش بکرێت بەڵام ئێستا لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بەپێی پەیڕە و 19 لیژنن و ئەوەشمان تەسبیت کردووە لە دانیشتنی ئەمڕۆمانە ئێمە لیژنەی یاسایی پێکەهێنین بە دڵنیاییەوە داوا لە هەموو فراکسیۆنەکانەکەین لە ماوەی دوو ڕۆژی داهاتووە کاندیدی خۆیان بۆ سەرجەم لیژنەکان ڕادستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بکەن بۆ ئەوەی لیژنەکانی تریش پێشنیارەکان ئامادەکەین لە دانیشتنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستانە بیخێنە بەرنامەی کارەوە هەر بۆ زانیاری جەنابیشتان ئەمڕۆ ئێمە قسە لەسەر سەرۆکی لیژنەی یاسایی جێگری سەرۆکی لیژنەی یاسایی و بڕیاردەری لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان ناکەین لە دانیشتنی ئەمڕۆمانە ئێمە لە پەرلەمانی کوردستان تەنها لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان دەنگی لەسەردەین ئەوە لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستانە کە خۆیان کۆبنەوە و سەرۆک و جێگر و بڕیاردەری خۆیان هەڵەبژێرن بڵێ کاک سەلار بڵێ
بەڕێز سەرۆکی پەرلەمان سالار مەحموود معلومی هەموو لایەکە کە نوێنەری فراکسیۆنەکان خۆیان لیژنەیەکی تەوعیان دروست کردووە بەبێ پشتبەستن بە بڕیاری سەرۆکایەتی پەرلەمان بۆ پیاچوونەوە بە هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان چونکە ئەو پەیڕەوە هەموو مسڕن لەسەرەوەی کە پێویستی بە هەموارکردنەوەیە من داواکەم کە لەلایەن بەڕێستانەوە بڕیارێک دەربکرێت بۆ شەریعەتدان بە کاری ئەو لیژنەی کە چەند مانگێکە ئیشەکەن چونکە تا ئێستاکە 25 مادەیان مناقەشە کردو و خۆشبەختانە ماندوو بوون گەیشتونەتە نەتیجەیەک و لە ئێستەشدا ئەگەر هەر قسەیەک لەسەر استحداسی هەر لیژنەیەکی تر هەبێ یان لابردنی لیژنەیەک هەبێ لیژنەی هەمیشەیی ئەکرێ ئەم قسەیە هەڵبگیرێ بۆ نوێنەری فراکسیۆنەکان لەناو ئەو لیژنەیە کە ئامادەی هەمواری پەیڕەوەکەن و تا ئەو کاتەی دێتە پەرلەمانی کوردستانەوە کاک سەلار ئەوە پێویستی بە دروستکردنی لیژنەیەکی کاتی پەرلەمانی کوردستان هەیە بۆ هەموارکردنەوە یان نووسینی پەیڕەویەکی نوێی تازە بۆ پەرلەمانی کوردستان ئەوەی کە لە ماوەی ڕابردووە بە ئیتفاقی سەرۆکی فراکسیۆنەکان ئەنجام درا شتێکی ناڕەسمی بوو بەڵام ئەو لیژنەی کە دروست دەکرێت ئەتوانێت کاری لیژنەکەی پێشوو تەبەنی بکە و هەموو ئەوەی کە پێی گەیشتوون بێنێتە ناو بەرنامەی کاری خۆیەوە بەڵێ من تەنها مەبەستەکەم ئەوە بوو ئەو ماوەی کە کاریان کردووە شەرعەتی بدرێتێ بڕیارەکە لەلایەن بەڕێستانەوە بەڵام بۆ محتەوای کە ئاماژتان ئەتوانین ئەوش قسەی لەسەر بکەین ئامینە خان برای سەرۆکی پەرلەمانی ئامینە زیکری زێدەکردن یان جی هێلانا لیژنا وەک خۆ بێتیڤە دەنگدانا پەرلەمانی سەر بهدەکردن یعنی نه سەرۆکاتی دێ بڕیاری سەردەت ئەول تەوەرە ئێکێ بێ مناقشە سەر هێدە بهدەکردن ئایا ئەف نوزە لیژنە هەر دێ وەک خۆ مینن ئەگەر هەر دێ وەک خۆ مینن یان زێدەکردنەک هەیە یان کێمکردنەک هەیە یان دەمجکردنەک هەیە بێتن قەرارە یا پەرلەمانی بی دو اگر هر بس دل لجنا یا سایبتنی وگا به دانان داخلش فراکسیون بکن کو نوت خوب پیشکش بکن و تمام دم داخلش فراکسیون بکن کو نوت کاندیدات خوب بولیجان پارلمانی بخنه بر دست سروکت فراکسیون بونده کو اف مناقشه کود نافولا پارلمانی دا بهتر کنن یا شمت شکل زده چکی به فراکسیون سرک بکن تنها دنگدان نافولا پارلمانی بهتر کنن نه مناقشه کردن سر نوت انداما سپاس یەک دقه بە وەڵامێکی ئەم پرسیارە بینەوە طبعا بەردەوامبوونی لیژنەکانی پەرلەمان پێویستی بە تەسویت نییە چونکە ئەوە بە پێی پەیڕەوی ناوخۆی ئێستای پەرلەمانی کوردستانە ئێمە پەیڕەو جێبەجێەکەین لە پەیڕەویشە ئەو 19 لیژنەیە تەسبیت کراوە گۆڕینی لیژنەکان دەمجکردنیان زیادکردنیان پێویستی بە تەسویتە بڕۆینە سەر ناوەکان کاک قادر بەڵێ وڵام من لەسەر لیژنەی یاسایی قسەم نەبوو تەنها لەسەرەوە قسەمان نەبوو کە بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە کە ئەو 19 لیژنە بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان 19 لیژنەی هەمیشەییمان هەیە ڕاستە هەموارکردنی ئەو بڕگەیە یا پێویستی بە پرۆژەیە بەڵام من لێرەوە پێشنیاز دەکەم کە لیژنەیەکی کەی هەمیشەیی زیاد بکرێت کە ئەمە طبعاً پێویستی بە پرۆژەیە لەبەرەوە ڕوبەرێک لیژنەیەکی هەمیشەیی زیاد بکرێت بە ناوی لیژنەی ناوچە جێناوەکانیان ئەو ناوچانەی کە لە دەرەوەی فەرمانڕەوایەتی حکوومەتی هەرێمی کوردستانن چونکە هەمومان دەزانین کە لە دەرەوەی فەرمانڕەوایەتی ئەو بە پرۆژە پێشکەشی بکەن کاک قادر ئەوەتوانی بە پرۆژە پێشکەشی بکەی بە پرۆژە پێشکەشی بکەن چی لیژنەیەک بە گونجاوە زانەی ئضافەیەکی ئێستا قسە لەسەر ئەو لیژناناکەین کە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە تەسبیت کراوە کاک گۆران قسەی ترماوە تۆ بەڵێ بەڵێ خانم فەرموو ناوی خۆش بڵێ برای سەرۆکی پەرلەمانی زوزان سادقم الديف مادة 37 و 38 و 39 هيكو بيكينانا لجنة بهاتيا نافكرني بحثي عن تايبت مندي ندا تش لجنة كيبتنيكو او لجنة بتني بهتا دانانه همي لجنة هاكو بيجن جرينجيا خويا هاي وكي لجنة ياساي ارجع افريكا دانانا لجنة ياساي بيد في ام بيجن تعديلك يان دانا بدنا بين دوكي فانا دكو اف لجنة بهتا دانانه اگرنا دیش چارچوبه یاسایا یا پارلمانی دیدر که بیتن اونا بیت بهیچ رنگی کی یاسا کل یعنی لجنه کل سال لجنه دیتر بهنا یعنی بگرنگی بهت دانانه جبر هنده اتخاذین کو همی لجنه بیگ و بهنا دانانه نه لجنه اکتنی بهت تایبت مند کرن سپاس زور سپاس ماما سمروان بەڕێز سەرۆکی پەرلەمان مەڕوان گەڵاڵی دەستکاری هیچ لژنەیەک نەکرێتن تا تعدیلی پەیڕەو دەکرێتن خاڵی دووەم پەلە بکرێتن لە دروستکردنی لژنەی یاسایی چونکە کارەکانی پەرلەمان هەمووی تایبەتن بە لژنەی یاساییەوە
بەڵام خاڵی سێ من بەڕاستی دیاریکردنی ئیستحقاقی انتخابی بۆ لایەنە سیاسیەکان چ لە ژنێکیان بەردەکەوێتن بۆی لەسەر ئەساسی دیاریکردنی ئەو لیژنانە ناوی کاندیدەکانی خۆیان دیاری بکەن بۆ ئەو لیژنانەی کە دیاری کراون. سوپاس. بەڵێ سپاس مامەسە مەڕوان کاگە بۆ کاروان نقطەی نظامیت هەیە بەس تکایە نقطەی نظامی بێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەبوو کاروانم تکام وایە ئەو ئیستحقاقی انتخابی بۆ لیژان دووبارە نەکرێتەوە پێچەوانەی پەیرەوی ناوخۆیە پەیرەوی ناوخۆ هەر ئەندام پەرلەمانێک بۆی هەیە لە دوو لیژنە بەشداری بکە ئەو فراکسیۆنەی سی کەسێ چلیە ئەتوانێت دوو ئەندام پەرلەمانەکانی خۆی دابەشکە ئیستحقاقی انتخابی پەیوەندی نییە بە لیژانەوە زۆر سپاس. بەڵێ سپاس. دکتۆرە بەهار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەهار مەحموود سەبارەت بە لیژنەکان هەندێک لە قسەکانم کرا ئەو قسەی کە ماوەتەوە ئەمەوێ بیکەم ئەوەیە کە ئەڵین لە لیژنەکانە ئیستحقاقی هەڵبژاردن من خۆم پێم وایە لە سەرۆکاتی کردنی لیژنەکانە ئیستحقاقی هەڵبژاردن ڕەچاو بکرێت نەک لە ئەندامێتیە و پێشنیارێکیشم بۆ بەڕێستان بە پێی پەیڕەوی ناوخۆ ئەندامانی لیژنەکان پێویستە ژمارەیان لە 5 ئەندام کەمتر نەبێت و لە 11 زیاتر نەبێ هیوادارم لیژنەی یاسایی 11 ڕەچاو بکەن. بەڵێ سپاس مامەسە ڕابن. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێوە پێشنیارتان کرد کە بابەتی لیژنەی یاسایی بە جددی وەردەگرین و داوەتان لە فراکسیۆنەکان کرد کە ناوەکان پێشنیار بکەن ئێستا بۆی بابەتەکەمان دیسان دووبارە نەبێتەوە من ناوەکانی فراکسیۆنی گۆڕانتان پێ دەڵم. فراکسیۆنی گۆڕان دوو کاندید دوو پەرلەمانتاری پێشنیار کردو کاندید کردو بۆ لیژنەی یاسایی ناوەکان یەکەم بەڕێز دکتۆرە بەهار مەحموود فەتاح دووەم بەڕێز ئەنوەر قادر مستەفا. بەڵێ باش سپاس مامەسە شوان. لیژنەکان بە پێی پێڕەوی ناوخۆ 19 لیژنەیە تا پێڕە و هەموار ناکرێت باس لە زیاد و کەمیان بکرێت بەڵام ئەو لیژنانش بەڕاستی ئەگەر لەسەر بنچینەی سیاسەتی زۆرینەی هەڵبژاردنەکان تەشکیل بکرێن ئەمەش قۆڕەخکردنی ئەو لیژنانەیە لەبەرەوە بەڕاستی بێتەمای بەهادەردانی کەفاعاتی زۆر باەش یەک ئەندامی هەبێ بەڵام ئەگەر ئەو ئەندامە دکتۆرای هەبوو یان پرۆفیسۆر بوو یان پسپۆر بوو شارەزا بوو لە قانون تۆ چۆن بە ناوی زۆرینە و کەمینە و پەراوێزی دەکەی. ڕاستە بەڵێ بە پێی تەخەسوس بە پێی ڕغبەتی ئەندامی پەرلەمان و دوایی بە پێی پابندبوون بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان چونکە سەرۆک و جێگر و بڕیاردەری لیژنەکانی پەرلەمان بۆیان نییە زیاتر لە یەک لیژنە ئەندامنتیایە و ئەگەر دواییش ژمارەی یاسایی تێپەڕان کە 11 کەسە ئەو کاتە ئەتوانین پێوەرێکتر ڕەچاو بکەین. زۆر سپاس. ئەوەی ئێستا بەدی دەکرێت لەسەر بنچینەی زۆرینە ئێستا پاڵێوراو کاروباری یاسایی پێکێنراوە شوان ئێستا داوای پاڵێوراوەکانمان کرد بزانین لەوە زیاترە بێیان نا. کاک سۆران عومەر. سۆران عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان لە کۆبوونەوەی 29/4 بەڕێزت وەک سەرۆکی پەرلەمان داوات لە هەمومان کردکە ناوەکانی لیژنەکان لە ئەندامانی پەرلەمان بۆ کۆبوونەوەی ئایندە دیاری بکرێ و وەکو بەڕێزیش دڕات گەیان هەر لە هەمان ڕۆژ لە کارنامەی دانیشتنی ئەمڕۆیە ئەو خاڵە دیاری کراوە کە ناوی پەرلەمانتاران لەلایەن فراکسیۆنەکانەوە بۆ لیژنە هەمیشەیەکان ئامادە بکرێ بۆیە ئومێدەکەم ئەو پرسە دوانە خرێوە تەنها لیژنەی یاسایی نەبێ ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سەرۆکی فراکسیۆن ئەتوانێت ناوی ئەندامانمان بۆ سەرجەم لیژنەکان حازرە و بتوانین تەسلیمتانی کەین. باش سپاس. دکتۆرە ڕێواز فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێواز فایق لە ڕاستیە بە تایبەت بۆ لیژنەی یاسایی من پێشنیارەکەم ئەگەر 11 تەواو نەبوو ئەگەر کەسێک ئارەزوومەند بوو فرسەتی بدرێتێ مەسلەی استحقاقی انتخابی لەو لیژنەیە ینی مەسلەی تەخەسوس گرنگتر بێت لە مەسلەی استحقاقی انتخابی هەرچەندە وەکو فراکسیۆنی خۆمان ناوەکانمان حازرە ئەگەر لادان ڕێگەم پێ بدەن کاک گۆران ئازاد محەممەد خاتو تەلار لەطیف محەممەد. بەڵێ زۆر سپاس. کاک فەرهاد. بەڕێزان من فەراسەنگاوی دەمێکە دەسم هەڵبڕیوە مەسلەی لیژنای تازە دانانی لیژنەی تازە پێویستی بە دەنگدانە و ئەگەر 1.5 ملیۆن ئینسانی کورد لە ناوچە دابڕاوەکان و زیاتر لە 135 خاکی کوردستان پێویستی بە لیژنەی تازە و تایبەت نەبێ پێم وایە تر هیچ لیژنەیەک لە پەرلەمان پێویست نییە. کاک فەرهاد
لە سەدا 49 خاکی کوردستانە گرنگە بەڵام ئەوە بێ بە پێی ڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پرۆژە پێشکەش کرێ بۆ ئەوەی کە لیژنەیەکیش هەبێت تایبەتمەند بێ بەوە و بە پێی ڕەو هەر داخوازێکی لەم شێوەیە هەبێ ئەخرێتە ئەجەندای کاری پەرلەمانی کوردستان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاوا شێخ جەنگی من پێم وایە ئیستیحداسی لیژنەی تازە بە پێی دەنگدانە لە ناو پەرلەمان لەبەر ئەوە داوا دەکەم بخرێتە دەنگدانەوە لیژنەیەک بۆ ناوچەدام ڕێراوەکان. بە پێی ڕەوی ناوخۆ و پێویستی بە پرۆژە هەیە بۆ هەموارکردنەوە بۆیە پرۆژە بە حازر کرێ بۆ هەموارکردنەوەی پێی ڕەوی ناوخۆ و کاتە بەدڵنیاییەوەی خێنە بەرنامەی کاری کۆبوونەوەکانی پەرلەمان. کاک مەولود فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مەولود مراد بە گوێرەی مادەی 39 بێ نیشانە لە ئەساسە لایەن دەستەی سەرۆکایەتی و بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکی کوردلەکانە بکرێواتە ئەو ئەندام پەرلەمانی کە ئامادەیان هەیە بە پێی پسپۆڕی و ئارەزوو ببنە ئەندام لە لێژنەکانە ئەبێت دەستەی سەرۆکایەتی بە گوێرەی مادەی 39 و ئیشە تەواو بکات پاشان بێنێتە ناو پەرلەمان بۆ دەنگدان. لێرە خەڵکێکی ئەترازی لەسەر نەفەرێک یا لەسەر لێژنێکگارە هەر لێژنێک دەنگی بۆ نادرێت ئەمە حەقیقەتی مادەی 39 بەڵام ئێستا ئێمە کە ئەمانوێ لەبەر ضرورەتی پەلەکردن لە ئیشەکانی پەرلەمانە بەتایبەتی لە ڕووی یاسادانەوە لێرە لە ناو ئەم پەرلەمانە لە ئێستا ئەندامەکان پێشکەش بکەین حتمما ئەمە بە گوێرەی مادەی 39 نییە بەڵام بە گوێرەی ضرورەتی ئیشی پەرلەمانە. ئەگەر قەرارە پەلە بکەین تکاکەم با نەچین بۆ مەسەی لێژنە زیادکردن و لێژنە کەمکردن و بەبێ پرۆژە یاسا کۆمەڵێک پێشنیار بکەین هەموو شتێک لە پەرلەمانە پرۆژە یاسا ئەوێ با ئێستا ئەگەر چی تەجاوزی مادەی 39 بەڵام با ئێمە ئێساکی ئەندامەکانی خۆمان یا کاندیدەکانی خۆمان بۆ پێکهێنانی لەژنی یاسایی بڵین و کاندیدی ئێمە بەڕێز مامۆستا ئەبوبەکر هەڵەدنیە. سپاس. زۆر سپاس. بەڵێ کاک بەڵێ فەرموو. خەڵەف ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارەوە دوو سێ جارە من لەو سوسەوە دەست هەڵە بڕم حەقم ئەفەوتێ پێشنیارەکەم یعنی ڕێخستنی شوێنی ئەندامانی پەرلەمان بخرێتەوە سەر حرفی ئەبجەدی خۆی کە ئەوە بەپێی پەیڕۆ پێویستەوە بێ دوو ئیستیحداسکردنی لیژنەی هەمیشەیی بۆ پەرلەمان پێویستی بە پرۆژە نییە و بەپێی ئەکرێت لە پەیڕەوی ناخۆ کە هەموارەکرێتەوە قسەی لەسەر بکرێ بەڵام ئەکرێت بەپێی دەنگدانی ئەندامانی پەرلەمان و منش پێشنیارەکەم پشتیوانی لە ڕێی هاوڕەکانم ئەەکەم بۆ زیادکردنی لیژنە بۆ ناوچە جێناوەکانی دەرەوە ئیداری هەرێمی کوردستان. بەڵێ بە کاک ئومێد فەرمی قسەی خۆی بکە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاری ئێمە لە فراکسیۆنی زەرد بۆ لێژنەی یاسا سێ بەڕێزە ڤاڵافەریت شوان شێخ ئەحمەد ڤەمان فەیسەڵ. سپاس. بەڵێ کەسمەوە بەڵێ فەرموو کاک گۆران. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە گوێرەی پەیڕەوی ناوخۆ هەر کاتێک ئەندامان سێ کەس پێشنیاری ڕەئیەکیان کرد و پێچەوانەی نیزام و قانون نەبوو پێویستە بخرێتە دەنگەوە زیاتر لە چەند ئەندامێک داوایان کردکەوە مەسەلەی پێکینانی لیژنەکان هەمووی دەبێت پێکەوە بێتن وەوا باشترە دیارە ئێوە لە سەرۆکایەتی واتان پێ باشە بەڵام ئەمەش ڕەئی ئەندامانە پێویستە بخرێتە دەنگەوە احتیرامەن لەبەر ڕەئی ئەندامان و منیش پێم باشە لیژنەی یاسایی بە بەگوێرەی تەخەسوس بێ چونکە عەمود فەقەڕی کاری پەرلەمانی دەبێت لە لیژنەی یاسایی بێ و لیژنەی یاسایی ئەو لیژنە نییە بڕیاری سیاسی تێیدا یەکلا بکرێتەوە بۆی بمانەوە هەموو فراکسیۆنێک ئەوەی پێی وابی زۆرترین ئەندامی لێ بێ ئەمە دەتوانێت بڕیارەکان یەکلا کاتەوە لەناو هۆڵی پەرلەمان بڕیارەکان یەکلا دەکاتەوە و من پشتیوانی لە ڕای هاوڕێیانم دەکەن بۆ زیادکردنی لیژنە چونکە بەپێی عورفی پەرلەمانی خولی پێشوو ئێمە دەستکاری هەموو لیژنەکانمان کرد لە هۆڵی پەرلەمان لە یەکەم جەرسەدا بەبێەوەی پرۆژەی پێشوەخت هەبێ و لیژنەکانمان زیادیش کرد و دەمزیشمان کرد بەڵام فی کول ئەحوال ئەوە دەسەڵاتی ئێوەیە دەیخەنە دەنگەوە یاخود ناو سپاس. کاک فرسەت نقطە نظامی هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی 94 لە پەیڕەوی ناوخۆ هاتووە دەکرێت حکومەکانی ئەم پەیڕەوە هەمووی یان هەندێکی لەسەر پێشنیاری سەرۆک یان دە ئەندام بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان هەموار بکرێت بۆیە زیادکردن و زیاد نەکردنی لیژنە بەپێی حکومەکانی مادەی 94 دەبێت نەک بەپێی ئەو حکومانەی کە بۆ تعدیلی قانونێکی ئاسایی هاتووە. بەڵێ کاک محەممەد لەبەرەوەی کە ضرورەتەکە ئەوە دەخوازێت کە لێژنەی یاسایی ئێستا ئیخرای لەسەر بدرێتن ئەمەش ئاماژەمان بۆی کردبوو کە پێکاتەکان
لەبەر ئەوەی کە گرنگی خۆی هەیە هەرێکە و نوێنەرێک چێن هەبێتن لە لێژنە یاسایی بۆیە ئێمە وەکو لایەنە تورکمانیەکان مونا نەبی نادر بۆ ئەم لێژنەیە دەست نیشان دەکەین. سوپاس. بەڵێ فەرموو خاتون فەرموو. هیویا ما ئەوە وەکو لجنەت یاسای دیف بسپور بێت دیف ڕغبەت جی بێت ئێمە ژی وەکو فراکسیۆنە کلدانی سریانی ئاشوری لەگەڵ ئەرمەن لینا عەزەریە بەهرام ئەندام بێت بەسی لجنی. باش سوپاس. پێم وا بێت کەس نەماوە قسە بکە ئێستا کاندیدەکان بۆ پۆستی بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سالار محمود تاکید لەو بۆچوونە کەمەوە کە بەپێی پێڕەوی ناوخۆ تێڕوانین یەک لەلایەن سێ ئەندامی پەرلەمان زیاترەوە دەربڕێنرا پێویستە بخرێتە تەسویتەوە بەپێی چ مادەیەک لە پێیڕەوی ناوخۆ کاک سالار بەپێی پێیڕەوی ناوخۆ بەپێی عرف کە لە خولەکانی پێشووی پەرلەمانی کوردستان چ مادەیەک لە پێیڕەوی ناوخۆ کات لێ یەکەم جەناب نقطە نیزامت گرتووە بەپێی چ مادەیەک لە پێیڕەوی ناوخۆ یەکلای کەرەوە ئەوە یەکلای کەرەوە ئەو کاتە قسەی لەسەرەکەین جەنابیش یەک بۆ دەگلاکەمەوە جەنابیشت پێم بڵێ بەپێی چ مادەیەک لە پەیڕەوی ناوخۆ ئیلا بەپێی پرۆژە ئەبێ داخوازی بکرێ بۆ ئێستەحداسی لیژنە لەبەرەوەی داوای پێشنیارەکە منیش بەپێی مادەی 48 ئەتواندرێ ئێستاکە ئەو تێڕوانینەی ئەندامانی پەرلەمان بۆ پێکهێنانی لیژنەی مادەی 140 ئەگەر کاتیش بێ دروست بکرێ لە ئێستادا چونکە ئێستا کاتێتی و لانەدانە لە بەرنامەی کار قسەیە لەسەر لیژنەکان لە خولی پێشوش داوای لیژنەمان کرد دانەندرا ئێمە ژووری 140مان هەیە ژوورمان هەیە ئێستا بەڕێستان چەند کۆبوونەوەیەکتان کردووەکو فراکسیۆنەکان لە ژووری مادەی 140 منطقی تایە ئێمە لیژنەیەک ئەگەر کاتیش بێنە بێ بە ناوی مادەی 140 و قسەکردن لەسەر چلونۆی خاکی کوردستانە یان چەندین ملیۆن خەڵکە بۆیە بەپێی مادەیەک کە لە پەیڕەوی ناوخۆ هەیە ئەتوانین ئێمە ئستینادی بکەینە سەر کە ئەبێ لیژنەیەک دروست بکرێ بەپێی ئەو تێڕوانینەی کە بەڕێزان دەریان بڕی و پێشم وان نییە مادەیەک هەبێ ئیلا بڵێ بۆ نییە داوای ئیستیحداتی لیژنە بکەی بە پرۆژە. بەڵێ لیژنەی کاتی بە پەیڕەوی ناوخۆڵێت لیژنەکانی کاتی و لیژنەی لە کۆڵینەوە بە ڕێزامەندی زۆرینەی ئامادەبووان لە پەرلەماندا پاڵپشت بە پێشنیاری دەستەی سەرۆکایەتی پێکدەهێنرێن ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی دوای قسەی لەسەرەکەین تەمان بۆ دڵنیایی هەموو لایەکتان بۆ دڵنیایی هەموو لایەکتان کەس قسەی لەسەر گرنگی پێکهێنانی لیژنەیەک نییە لە پەرلەمانی کوردستان تەنانەت ئەگەر لیژنەیەکی بەردەوامیش بە لیژنەیەکی هەمیشەیی بێ سەبارەت بە ناوچە جەناکۆکەکان یان ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەتی کە ئێمە فەرمانگەیەکمان هەیە لە هەرێمی کوردستان پەیوەندیدارە بەو پرسە بۆیە ئەمە کەس لاری لەوە نییە بەڵام بە ڕێوشۆنە قانونیەکانی بە شێوەیەکی ئوسوڵی بڕوە کێشەمان لەوە نییە کێ قسەی تر هەبوو کێ مامۆستا مەولود نقطە نیزامی بەڵێ کێ مایکەکەی داگرسانەوە بکوشێنەوە بزان بەڕێ سەرۆکی پەرلەمان نقطە نیزامەکەی من ئەمە بوو ئەگەرەکو لە کابینەی ئایندا کە پشت بەخوا قەرارە ناوچە دابڕێناوەکان وەزیری هەرێمیان هەبێ ئەو بە دڵنیایی خۆی تەحسیل حاصڵ ئەبێت لەناو ئەم پەیڕەوە لێژنەیەکی تایبەتی بەخۆی هەبێت لەبەرەوە قسەکردن لەسەر لێژنەی کاتی بۆ ئەو مەوزوعە من پێم وایە هیچ شوێنی نییە ئەگەر ئەو پۆستە وەزیرە و لە ئەنجامە وەزیری ناوچە دابڕێناوەکانی هەرێمە ئەبێت بێتە لێژنەیەکی هەمیشەیی ئەو کاتە هەمومان بە تێکرا لەم پەرلەمانە ضرورەتی واقعی پێکهاتنی کابینەی هەرێمی کوردستان فەرزیەکە نەداواکردنی من یا داواکردنی کەسێکی تر لەبەرەوە ئێمە بە پێکهێنانی لێژنەی کاتی بۆ ئیشێکی ئاوا گرنگ و شوێنێکی ئاوا گرنگ ڕازی نابین بایکی بەڵێ باش کێیترە بوو ئەوە دوایی بە تەسوید بەڵێ تۆ شێرکۆ بەڵێ کێ بوو بەڵێ فەرموو مایکەکە دانەگرساوە بەڕێز جەنابی سەرۆک من نازم کەبیر بەڕاستی پێمان باش نییە هەر لە دانیشتنی یەکەم لە خولی دووەمی پەرلەمان پێشەلی پەیڕەوی ناوخۆ بکرێتن چونکە زۆر وازەحە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان 19 لیجانمان هەیە پێویست ناکە باس لەسەوەی بکەین کە
کەم بکرێ یا زیاد بکرێ و زۆر سپاس. بەڵێ دکتۆر شێرکۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان شێرکۆ حەمامین قادر. وڵی لە ڕاستیا من تکام وایە بابەتی ناوچە دابڕێنراوەکان کە من وای پێڵێم نەبێ بە بابەتێک کە ینی هەر بۆ قسەکردن بێت چکە هەمومان ئەزمونێکی تاڵیشمانەیە لەگەڵ دروستکردنی لیژنە لە هەرێمی کوردستانەوە بڕوا ناکەم هیچ کوردێک زاتی یاخود هیچ کەسێک بانەڵم هیچ کەسێک لە هەرێمی کوردستانە زاتی ئەوە بکە دەستبەرداری بستێک لە خاچی هەرێمی کوردستان بێتوانە لەبەرەوە بڕوام وایە ینی گرنگە ئێمە چۆن کاری بۆکەین ینی ئێمە بە بڕوای من هەمومان بیل لەوە بکەینەوە چۆن ئەم ناوچانە بێنینەوە سەر هەرێمی کوردستان جا ئەگەر بە لیژنە ئەکرێ ئەوە من ئێستاکە پشتیوانی لێ یەکەم ئەگەر بە دروستکردنی وەزارەت ئەکرێ ئەوە ئێستاکە پشتیوانی لێ یەکەم گرنگەوەی بەڕاستی ئەمە چۆن ئەم ناوچانە ئەینەوە سەر هەرێمی کوردستان و من بڕوام ئێمە لە فراکسیۆنەکەی خۆشمان هەر لە چوارچێوەی کاری دابەشکردنی خۆمانە ینی ئەوەمان کردووە کە کۆمەڵە کەس تایبەت بێ بۆ ناوچانە و من سوپاسانەکەم. بەڵێ زۆر سپاس کاگومێت. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمەش لەگەڵەوە داین کە لێژنە بۆ ناوچەدا بڕێنراوەکانی دەرەوەی ئیدارە هەرێمی کوردستانە بی بەڵام لە کۆبنەوەی فراکسیۆنەکان کە بەیانی کردمان هەمومان ڕێک کۆک بووین لەسەرەوەی پەیڕەو لە هەموارکردندایە کە پەیڕەو لە هەموارکردندا هەر لێژنەک زیادکردن و کەمکردنی لەو کاتەدا دەبیتن کە پەیڕەو هەموار دەکرێت و دوو کە باز لە ئیستحقاقی هەڵبژاردننی دەکرێتن باز لەوە کراول ئایا لەبەرچی ئێمە سێ کاندیدمان هەبوو بە پێی استحقاقی هەڵبژاردننی مەقعدەکانی پەرلەمانی ئێمە لە لێژنەی یاسایی 4 مەقعدمان دەبوو لە کۆبنەوەی فراکسیۆنەکان باز لەوە کرا کە پێکاتەی تورکمان هیچ مەقعدێکیان نەدەبوو ئێمە لە فراکسیۆنی پارتیدا ئەو مەقعدەی خۆمان پێشکەش بە فراکسیۆنی تورکمان کرد و زۆر سپاس. باش سپاس. ئەگەر شتێکتان نەمابێت لەسەر لیژنەی یاسایی لەسەر لیژنەی یاسایی با تەسوید لەسەر لیژنەی یاسایی بکەین کاندیدەکانی لیژنەی یاسایی بخوێنینەوە دەنگی لەسەر بدەین لیژنەکە دروستکەین ئەگەر قسەیەکتان هەبوو دوایی ئەتوانین قسەی لەسەر بکەین. بەڵێ جەنابەت فەرموو کاک شێخ سکرتێری پەرلەمان بخوێنەوە. پاڵێوراوەکان بۆ لیژنەی یاسایی پارتی دیموکراتی کوردستان ڤالا فەرید شوان شێخ ئەحمەد و من فەیسەڵ هەمووی بخوێنەوە. بزوتنەوەی گۆڕان بەهار محمود فتاح ئەنوەر قادر مستەفا یەکێتی نیشتیمانی تەلار لەطیف و گۆران ئازاد یەکگرتووی ئیسلامی ئەبوو بەکر هەڵەدنی کلد و ئاشووری لینا عەزریە تورکمان مونا نەبی نادر. کێ قسەیەکی هەیە؟ بەڵێ کۆمەڵ بەنسبەت کۆمەڵ ئیسلامی ئەگەر ئێمە لە سکرتێری پەرلەمان بەردەوام بووین ئەوە کۆمەڵ ئیسلامیان کەسێکی کە دانیان لە لیژنەکە ئەنداممان نابێ ئەگەر نامە بمە ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان. بەڵێ بەڵێ فەرموو. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئێمە لەلایەن خۆمانەوە وەکو فراکسیۆنەکانی تورکمان زۆر سوپاسی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان دەکەین بە پێدانی ئەو جێگەیە بۆمان بۆ لێژنەی یاسایی زۆر سوپاس. زۆر سپاس. بەڵێ قسەیەکی تر هەبوو؟ بەڵێ فەرموو. بەرەز سەرۆکی پەرلەمان کەماڵ یەلدا وا بزان کادرەکانی لیژنەی یاسایی کە خۆیان تەرشیحیان کردووە هەر یەکە اختصاسەکەی خۆی بلێتم بزانین چییە. سپاس. پێم وابێتەوە بەشێکە لە پەیڕەوی ناوخۆ ئەتوانین تکایە سەرۆکی فراکسیۆنەکان هەر یەکەوەی اختصاسی ئەندامانی فراکسیۆنەکەی خۆی بڵێ ئەندامانی لیژنەکان سەرەتا بە پێی تەخەسوس بێ. فەرموون ئەندامانی لیژنەکە سەرۆکی فراکسیۆنەکان فەرموو مامۆستا مەولود. مامۆستا ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا نەساو بە ئەبوبەکر هەڵدنی دەرچووی کۆلێژی یاسایی. مایک دامورسم پاڵێوراوی ئێمە بەڕێز مامۆستا ئەبوبەکر عومەر عەبدوڵڵا نەساو بە ئەبوبەکر هەڵدنی پارێزەرە و دەرچووی کۆلێژی یاسایی. بەڵێ مامۆستا ڕابوون. کاندیدەکانی ئێمە بەڕێز دکتۆرە بەهار محمود فتاح دکتۆرای هەیە لە قانون بەڕێز ئەنوەر قادر مستەفا بەکالۆرێسی هەیە لە قانون و محامی بووە چەند ساڵێک. بەڵێ کاک ئومێد فەرموو. کاندیدەکانی ئێمە بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە ڤالا فەرید دکتۆرای هەیە لە یاسا و شوان شێخ ئەحمەد بەکالۆرێسی هەیە لە یاسا ڤەمان فەیسەڵ بەکالۆرێسی هەیە لە یاسا. بەڵێ بەڵێ فەرموو بێگەت خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان
گۆران ئازاد مامۆستا گۆران ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان و ماستەری هەیە لە یاسا خات و تەلار لەتیف بەکالۆرسی هەیە لە یاسا و پارێزەر. بەڵێ سپاس. بەڵێ فەرموو. مونا نەبی نادر دەرچی کۆلێژی یاسایە و مافەروەرە. بەڵێ. بەڵێ بۆ لینا ئێزەڕیا دەرچوو کولیجە یاسایە بەری بێتە پەرلەمان دادنووس بوو. بەڵێ کەواتە هەمویان تەخەسوسیان هەیە. ئێستا ئەمە خێنە دەنگەوە کێ لەگەڵ لیژنەی یاسایی پێکهێنانی لیژنەی یاسایی پەرلەمانە بەپێی ئەو ناوانەی کە خوێندمانەوە کێ لەگەڵێتی؟ کێ لەگەڵ نییە؟ کەواتە بە کۆی دەنگ لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان پەسەند کرا. ئێستا دوو یادداشت خراونەتە داوا کراوە دوو یادداشت و خوێنرێتەوە یادداشتی فراکسیۆنی گۆڕان و یادداشتی فراکسیۆنی کۆمەڵ نقطە نیزامی هەیە. بەڵێ دکتۆرە ڕێواز فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێواز فایق بەڕێستان وتان دوای دەنگدان لەسەر ئەندامانی لیژنەی یاسایی ئەتوانن گفتوگۆ بکەن. بەڵێ فەرموو. بۆیە بە تەسەوری من قسەکردن لەسەر گۆڕینی ئەو ژمارەی ئەو لیژنانە بۆ ئەم دانیشتە جێ خۆیەتی لەبەرەوەی نەسێک نییە یان دەقێک نییە بڵێت گۆڕینی لیژنەکان دەمچکردن یان زیادکردن یان پێویستی بە پرۆژە یاسایە و لە زمانی چۆنەتی پێشکەشکردنی پرۆژە یاسایە نهاتووە. ئەمە یەک. دوو عورفێکی یاسایی هەیە لەم پەرلەمانە بیرمان لە خولی پێشوو هەر پرۆژەی پەیڕەوی ناوخۆ لە کاتی تعدیلکردنا بوو ئەو کاتە لیژنەی کۆمەڵی مەدەنی زیادکرا بە دەنگدانی پەرلەمانتاران و لە ناو دانیشتی پەرلەمان. بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی سەوز تەکی دەکەینەوە لەسەرەوەی کە ئەمانەوێت لەم دانیشتە ئەو مەسەلەیە حەسم بکرێت کە لیژنەیەک بۆ ناوچە دابڕێنراوەکان یا ناوچە جێناکۆکانی دەرەوەی هەرێم لێرە دەنگدانی لەسەر بکرێ و نەخرێتە دانیشتەکانی تر. بەڵێ بەڵێ دکتۆر عزت. بەڕێز سەرۆکی پەرلەمان عەزیز ساور ئیسماعیل ئەو لیژنانەی کە دروستکراون ڕەنگدارەوەی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمن یعنی بە نزیکەی 90 وەزارەت لە حکوومەت هەیە 90 لیژنە هەیە فەرمانگەیەک دروست کراوە و پۆستەکەشی دراوە بەلایەنێکی سیاسی کەواتە بە هەموو پێوەرێک جێخۆیەتی لیژنەیەکی هەمیشەیی دروست بکرێ. بەڵێ بەڵێ پۆستێک وەزیری هەرێم بۆ لیژنە ناوچە دابڕاوەکان تەواو جێخۆیەتی لیژنەی ژمارە 20 دروست بکەین بە هەر ناوێک پڕمەعنا بێ و هەمومان ڕازی بین لەسەری. زۆر چاکە نقطەی نظامی تر تەمان ئێستا ئەو پێشنیارە خەمە دەنگەوە کە ئایا ئێمە لەم دانیشتە دەست بکەین بە گفتوگۆی زیادکردن کەمکردن دەمجکردنی لیژنەکانی پەرلەمانی کوردستان یان هەڵیگرین بۆ دانیشتەکانی تری پەرلەمانی کوردستان ئەی خەمە دەنگەوە با نقطە نظامیەکان تەواو بێ. بەڵێ کاک ئومێد. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە لێژنەی پێشتریش باسمان کرد لێژنەی ناوچە دابڕێنراوەکانی دەرەوە ئیدارە هەرێمی کوردستان ئێمە لە فراکسیۆنی زەرد لەگەڵی داین و ئەمر واقعیشە لەبەرەوەی کە ئێمە بەیانی کۆبنەوەی فراکسیۆنەکانمان کرد باسمان لەوە کرد تەنها بۆ لێژنە یاسایی ئەگەر نە هەموو لێژنەکان پێویستی بەوە هەیە و ئیدی دەبی جەلسەکە بەردەوامی هەبیتن بە تاکید لەگەڵدان. دوو بەنسبەت بەرنامەی کار جەناب تازە باس لەوە کرد کە پێشنیارەکان و یادداشتەکان بخرێتە ڕوو ئێمە بەرنامەیکار بریتە لە دوو بڕگەی یەکەممان و هەڵبژاردننی لێژنەکانە بڕگەی دووەم تەسمیەی سەرۆکایەتی حکوومەت بکرێتن ئەو جەپاشانەکە هەر یادداشت و پێشنیارێک دەبێت. با لەمە تەواوبین مناقشە وەژەکەین دکتۆر فرسەت نقطە نظامیت هەبوو. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە کە دەنگماندا لەسەر ئاڵوگۆڕکردنی بەرنامەی کار دەنگماندا نەک لەسەرەوە یادداشتەکان بێنە پێش. بۆیە ئێستا کە ئەگەر لە لیژنەکان مناقەشە تەواو بووە یەکسەر دەبێت بچینە سەر گفتوگۆکردن لەسەر تەسمیە. مەرزنیە تەسمیە بکەین بەڵام دەبێت گفتوگۆی لەسەر بکەین چونکە لە بەرنامەی کاردا بوو ئێمە تەنها ئاڵوگۆڕمان کردووە دوامان نەخستووە. بەڵێ ئەو کاتەی کە داوای یادداشتەکان کرا وتمان لە دوای قسەکردن لەسەر تەوەرەکانی ئەمڕۆ ئەو یادداشتانەژە خوێنرێتەوە بە دەنگدانی ئەندامانی پەرلەمان بە دەنگدانی زۆرینەی ئەندامانی پەرلەمان تەوەری یەکەم دواخرا بۆ کۆتایی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ. بەڵێ فەرموو.
برای سروکی پارلمانی بود تحدیث کردن لجنه که یان هر لجنه که تهدانانه پید وی دنگ دانه بلاوی موضوع لجنه بخینه دنگ دانه که کید گل دا کید گل دا ناو ایک بله با نقطه نظامی کان توابه بله یا دوی اگر هات و اف به گهورینا نوکه هات یکینه و مدنگ دان سردلس نو بینا برگا ایکی و دوی ادوی جلسه دانه تا پرو برنه اسنا بینم یا درسته کو او برگادوی به تأجیل کنه بروجه کادیتر اگر نه تنها افرو کپتن لجنه یاسایی به دانان دیف پیروی یا جه خدانینه تویا بیتن بردامی لجنه دانانه به دانانه اگر نه ده هقول بجندجی پیروی نفخوی پارلمانی بیتن فبلا بردامی لجنه دانانه به تکنه یام بلا امزورین سر برگادوی کو تسمیت ادابی بله او تورشی که پیوندی داره به دروستکردنی لیژنه هەمیشەیەکانی پەرلەمان لەسەر ئەجەندای پەرلەمانی کوردستان ئەمێنێتەوە ئەمڕۆ بەستەنها لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستانمان دروست کرد بەڵێ مامۆستا هەورامان نقطە نظامیەکەت بەڕێز سەرۆکی پەرلەمان من هەورامان گەچێنەیی دیارە لە ئەجەندای دانیشتنی ئەمڕۆ لە بڕگەی دووهەمات تەنها ئەوەندەیە تایبەتمەندیەک دراوە بە لیژنەی یاسایی ئەژین هاتووەکە پێکهێنانی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بۆیە لیژنەکانی تر بەڕاستی بەڵێ لیژنە یاسایی پێویست و زەرورە لیژنەکانی تریش پێویست و زەرورن لەبەرەوە تکایە با دوان نەخرێ و بخرێتە تەسویتەوە هەموو لیژنەکان ئەمڕۆ ڕەنگە نەتوانین هەموو لیژنەکان بخینە تەسویتەوە چونکە پێویستی بە ڕێکەوتنی فراکسیۆنەکان هەیە بۆ دابشکردنی ئەندامەکانیان بەسەر لیژنەکانە و دواییش بۆ ڕێکەوتن لەسەر سەرۆکایەتی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان کە ئەوەش دیسانەوە تەگەرە دروستەکە بۆ لیژنەکانی پەرلەمان وەکو باسم کرد سەرۆک و جێگر و بڕیاردەری لیژنەکانی پەرلەمانی کوردستان بۆیان نییە لە هیچ لیژنەیەکی ترابن بۆیە ئەوە پێویستی بە ڕێکەوتن هەیە پێشوەقت مامۆستا ڕابوون بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە بابەتی ناوچە دابڕێنراوەکان بابەتێک نین مزایداتی لەسەر بکەین ئەلحەمدولیلا انتخابەتەکانیشمان تەواو کرد من پێم وایە هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەوەن لە بەرچاوگرتنی بایەخی ئەو ناوچانە و لیژنەشی بۆ دروست دەکەین پشتیوان بەخوای گەورم پێم وایە هەموو فراکسیۆنەکان دەنجی بۆ دەدەن بەڵام هێشتا گەلەکەمان حکوومەتی کابینێ شتەمان دروست نەکردووە لەسەر بنەمای کابینەی هەشتەم وزارەتەکان ئینشەڵڵا هەر لە لێرە ئەو لیژنەیەش دروست دەکەین دەنجی بۆ دەدرێت بەڵام ئێستا ئێوە ئەو بابەتە بەشێک نیە لە بەرنامەی کاری ئەمڕۆ بە پێی پێڕەوی ناخۆ دەبێت 48 ساعت پێشتر ئێوە بابەتی بەرنامەکە بدرێتە بەردەمی ئەندامانی پەرلەمان ئێستا پێشنیار دەکەم یەکسەر چینەوە سەر بابەتی بەرنامەی کاری ئەمڕۆ بەڵێ ئەگەر پێشنیارە هەبێ دەتوانین بیخینە دەنگدانەوە کە ئایا هەر ئێستا دەست بکەین بە دەستکاریکردنی لیژنەکانی پەرلەمان زیادکردن کەمکردن دەمچکردن یان نایخینە دەنگدانەوە ئەوە خینە دەنگدانەوە و ئەگەر دەنگی هێنا دەستەکەین بەوە کێ پێشنیاری هەیە بەڵێ کاگۆران بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی مەسلەی بابەتی زیادکردنی لیژنەیەک من پێم وایە هەموو ئەندامانی پەرلەمان بۆ ناوچە جێناوەکان پشتیوانن و هیچ کەسێکیش بۆ حالەتی مزایدە لەگەڵی نییە بەڵام قسەمان لەسەر یەک عرفی پەرلەمانی پێشوو بووە و بەپێی پێڕەوی ناوخۆ ئەم کارە کراوە لیژنەکانمان زیاد و کەم کردووە هەر بۆ بەرچاوڕوونی زیاتری ئەندامان دوای ئەوەی ئەم هۆڵە تەعمیر کراوە هاتین لەم هۆڵە بەپێی پەیڕەوی ناوخۆ ئەندامی پەرلەمان کە قسە دەکات دەبێ هەڵسێ ئەمە پەیڕەوی ناوخۆی مادەیەکە هاتین لەم هۆڵە پێشنیارمان کردکەوە ئەندامی پەرلەمان لەمەولا هەڵ نەستێ هەر لەو هۆڵە دەگمان بۆدا لاماندا مادەیەکی پەیڕەوی ناوخۆش بوو چ پرۆژەشی بۆ پێشکەش نەکرا و لە هەمان جەلسە کرا یعنی نە بدعەیەکی قانونیە نە بۆ مەبەستی سیاسیە پێمان باشە بیخەنە دەنگەوە خۆ پێم وانە ئەگەر بخرێتە دەنگیشەوە هیچ کەسێک دژیشی زۆر باشە ئیخینە دەنگەوە کە ئەمڕۆ مناقەشەی ئەوە بکەین یان نا بەڵێ کاکومێت بەڕێز سەرۆکی پەرلەمانم پێشتریش باسم کرد هەر لێژنەیەک تایبەت بە ناوچە دابڕێنراوەکان کەس نییە لە بەڕێزان لە هەموو فراکسیۆنەکان کەس دژی و بابەتە نییە بەڵام یەک لە بەرنامەی کاردانە بۆ دوو لە ڕێکەوتنی بیانی ئێمە لە فراکسیۆنەکان ڕێکەوتین لەسەرەوەی ئەمڕۆ ئەوەندە ماوەمان هەیە تەنها لێژنە یاسایی هەڵبژێرین هەر زیادکردنێکی و هەر کەمکردنیەکیش پەیڕەوێکمان هەیە کە هەمومان لە ماوەی ڕابردوودا لێژنەمان لە بۆی دروست کردیە هەمواری ئەو پێڕەوە بکرێتەوە کەواتە لێژنەکان پێویست ناکە بخرێتە دەنگدان و یان باسی دەربارەوە بکرێتن بکەوتە قالبی مزایدە وەک کاگڕابوون باسی کرد بەڵێ دکتۆرە ڕێواز نقطەی نظامی هیوادار مێمە 4 ساڵی داهاتوو بە یەکەوە بین ئەوەنە یەکتری برینار نەکەین و ئاشتی کۆمەڵایەتیش بپارێزین و یعنی ئەوەنەش یەکتری بە مزایدە ئیتیهام نەکەین هەڵەتەکان تەواو بوون و هەڵبژاردنیش تەواو بوو من پێشنیارەکەم ئەگەر ئەوەی ئێمە ناخەنە دەنگدانەوە لەناو بەرنامەی کاری دانیشتنی داهاتووە گفتوگۆکردن لەسەر گۆڕین و لابردن و دەمچکردنی
لیژنە هەمیشەیەکان بکرێتە یەکێک لە خاڵەکانی بەرنامەی بەڵێ بەڵێ هەر ئێستاش خێنە دەنگدانەوە ئەگەر ئێستان دامانی پەرلەمان ڕازی بوون گفتوگۆی سەرجەم لیژنەکانەکەین ئەگەر ئەندامانی پەرلەمان ڕازی بوون دکتۆر عزت بەس نقطە نظامی تکایە 30 ثانیە بۆ ئەگەر ئێمە شتێک بڵێن نایبنێن مزایدە و ئەگەر یەکێکی تر بڵێ واقع تکایە هەر کەس جەنابەت ئازادی ڕای خۆت بڵێ بەڵام ڕای بەرامبەریش ئەبێت کێشە نییە بەڵێ کاک ئەنوەر بەڕێ سەرۆکی پەرلەمان من ئەنوەر قادر پێم وایە هیچ کوردێکی دڵسۆز نییە کە مساوامە لەسەر 1 سانتیمەتری خاچی کوردستان بکات کە ئەوان دەڵێن ناوچە دابراوەکان یان ناوی کەی لێدەن من دەڵێم ناوچە داگیر کراوەکان کەس هیچ دژی ئەوە نییە کە لیژنە بۆ ئەمە دروست بکرێت بەڵام بە پێی یاساوە پێی پێڕەوی ناوخۆمان لەگەڵ بەڵێ کەس تەواو بزانام نقطە نظامی نەما ئێستا ئەو پێشنیارە خەینە دەنگەوە ئەو پێش بەڵێ ببوورە داوای لێبور نەکەم ڕاستەکەی بەڵێ فەرموو نەجیبە خان بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان نەجیبە لەتیف پێشنیارەکەی من وترا ئەوە ینی حەز ناکەم دووبارەی کەمەوە کە ئەوە بوو با بە شێوەیەکی گشتی داوای ئەوە بکرێ ئایا لیژنە زیاد بکرێ یا کەم بکرێ دەنگ لەسەر ئەوە بدرێ و پاشان بۆ دانیشتنی داهاتوو ناوی لیژنەکان بهێنرێت کە زیاد دەکرێ یا کەمەکرێ بەڵێ باشە کەواتە ئێستا دەرگای گفتوگۆ داخین لەسەر ئەم تەوەرە بەڵێ فەرموو کاک سەلار فەرموو ببوورە سەرۆکی پەرلەمان ماندووبی لە ڕاستیە مادام بە پێی بەرنامەی کار قسە لەسەر پێکهێنانی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانە بە تایبەتیش لیژنە یاسایی ئەوەی ئەمە لیژنە یاساییمان تەواو کرد مام قسە لەسەر پێکهێنانی لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستانە بە تەحدید لە ناو لیژنەکانە قسە لەسەر لیژنەی ناوچەدا بڕێنراوەکان لەلایەن چەندین ئەندامی پەرلەمانی کوردستانەوە کراوە ئێمە ئەبێ ئەو مەسەلەیە بخرێتە تەسویتەوە ئایا لەگەڵ ئەوەی ئەو لیژنەیە استحداز بکرێ یان نەباسی لیجانی تر نەکراوە ئەمە لادان نییە لە پەیڕۆ قسەیەک نییە لەسەر مزایدە ئەمە قسەیە لەسەر پێویستی پەیوەندی بە حکوومەتیشەوە نییەوە ئەرکی پەرلەمانە ئەولەویەتی کاری پەرلەمانە کار بۆ ئەو مەسەلەیە بکە لە ڕێگەی لیژنەیەکی هەمیشەیەوە لە چوارچەوەی پەیڕۆ و قانون زۆر ڕاستە وەکو جەنابە باسی کرد تەوەری دانیشتنی ئەمڕۆ بریتە لە قسەکردن لەسەر لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان و بە تایبەتی لیژنەی یاسایی باشە ئێستا ئەوە خێنە دەنگدانەوە کە ئایا جگە لەو لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان دەستپین بە گفتوگۆکردن لەسەر زیادکردن یا کەمکردن یان دەمجکردنی لیژنەکانی پەیڕەوی ناوخۆیان نا کێ لەگەڵەوەیە ئێستا لەم دانیشتنی ئەمڕۆمانە قسە لەسەر زیادکردن یان کەمکردن یان دەمجکردنی لیژنە هەمیشەیەکان یان لیژنە کاتیەکانی پەرلەمانی کوردستان بکەین با دەست بەرزکاتەوە تەواو تەسویتی خێنە تەسویتەوە نانا دوای قساکەین باش ئێستا کێ لەگەڵەوەیە کە بەجیا لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ لە دەرەوەی بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ ئێمە قسە لەسەر دەمجکردن زیادکردن یان کەمکردنەوەی لیژنەکانی پەرلەمانی کوردستان بکەین نقطە نظام هەموو برادەرانتان باسییان کرد ئەی خەینە دەنگدانەوە کێ لەگەڵەوەیە تەوەرێک بۆ بەرنامەی کاری ئەمڕۆ ئێزافە بکەین و قسە لەسەر لیژنەکانی پەرلەمانی دەمجکردن یان کەمکردنەوە یان لابردنی لیژنەکان بکەین یەک برادەرتان نقطە نظامیەک بڵێ بەڵێ کاک سەلار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستە ئەوەش نقطە نظامیەکی تەواوە کە قسەیەکمان خسە بەرنامەی کارەوە و دەنگی لەسەر بدرێ نابێ نقطەی نظامی لەسەر بوترێ کەواتە کێ لەگەڵ ئەو پێشنیارەیە کاک سەلار تکایە دواتر توان قسە بکەن قسەی خۆتانتان کرد کاک سەلار قسەی خۆتانتان کرد نقطە نظامی خۆتانتان وت ئێستا ئەمەمان خسۆتە دەنگدانەوە ئەخر ئێستا ئەوەی کە باس کرا بریتە لە چوونە ناو بابەتێکی ترەوە کە لیژنەکانی پەرلەمان هەموار بکرێ کێ لەگەڵ ئەوەیە ئەی خەمە دەنگدانەوە تکایە ئەی خەمە دەنگدانەوە قسەی خۆتت کرد کاک سەرار چەند جار مەجارم دای نقطە نظامیت کرد ئەزانی قسەی خۆتت کرد 3 جار نقطە نظامیت گرتووە 3 جار نقطە نظامیت گرتووە بەڵێ باشە باش بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە مەبەستمانە لە بەرنامەی کار لا نەدەین
و ئەوەی بەرنامەی کارە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئیستعداسی هیچ نقطەیەکی تر بۆ بەرنامەی کارمان لا قبول نییە بە پێی پەیڕەوی ناوخۆ بەڵام ئەو پێشنیاری کە کراوە بیخەنە تەسویتەوە ئایا استحداثی لیژنەی هەمیشەی مادەی 140 بکرێ یان نەقسە لەسەر لیژانەکانی تر نیە و سپاس دەکەم بۆ چوونی ئێمە فقط ئەمەیە بە ئاراستەیەکی تر تێڕوانینەکە نەبرێ و سپاس بۆ ئێوە بەڵێ ئەو پێشنیارە ئەخەمە دەنگدانەوە کە ئایا دەنگدان لەسەر ئایا لیژنەکانی پەرلەمانی کوردستان ئێستا دەستکاری بکەین زیادی کەین یا کەمی کەین و بەو لیژنەیەشی کە ئێوە داواتان کردو چکەوە دەرگایەکە کاتەوە بۆ گفتوگۆکردن تکایە با نقطە نظامی نەبێ ئەی خێنە دەنگەوە کێ لەگەڵەوەیە دەست بکەین بە گفتوگۆکردن لەسەر هەموارکردنەوەی لیژنەکانی پەرلەمان بە زیادکردن یا کەمکردن یا دەمچکردن کێ لەگەڵەوەیە دەست بەرزکاتەوە کێ لەگەڵەوەیە دەست بەرزکاتەوە کەس دەست بەرز ناکاتەوە کەواتە کەسی لەگەڵ نییە کێ لەگەڵ ئەوە نییە کە ئێستا لە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆ لابین لەو پرسە کەواتە بە زۆرینە لەگەڵ ئەوەن کە ئەو پرسە بەدڵنیاییەوەی خێنە بەرنامەی کاری دانیشتنی داهاتوو کە قسە لەسەر لیژنەکانی پەرلەمانی کوردستان بکەین ئێستا دوو یادداشت هەن کە داواکراون لە دانیشتنی ئەمڕۆ بخوێنرێتەوە باش لە هەر فراکسیۆنە سێ دوو کەس قسەی خۆیان بکەن نقطە نظامی بەڵێ کاک گۆران بەڕێز سەرۆکی پەرلەمان من ئەمەی دەیڵێم دڵنیا بە بۆ پاڵپشتی سەرۆکایەتی پەرلەمان و بۆ ئەکتیفبوونی پەرلەمانە ڕۆژانە دەیە حەدەست دێتە گۆڕێ ئەگەر بەم ئوسلوبە و بەم شێوازە یاسایی ئێوە هەر فراکسیۆنەکاتە ناو پەرلەمانیان هەر ئەندامی پەرلەمانێک ویستی یاداشتێک لەسەر بابەتێک بخوێنێتەوە دەبێتە سەرەتایەکی عورفی ناشیرن و ئەمە دواتر خۆمان پێمان معالەجە ناکرێ ئەمە لە ڕووی سیاسی و لە ڕووی عورفی دوو لە ڕووی قانونی بەس پێم بڵێ بە پێی کام بڕگا داوای ئیزافەکردنی ئەمە دەکەین بە پێی مادە 54 خاڵی 3 دەڵێ نابێ هیچ بابەتێک بخرێتە ڕوویان گفتوگۆی بۆ بکرێت ئەگەر لە بەرنامەی کاردا نەبێت ئەگەر پشت دەبەستی بە بەرگە 6 ئەڵێ سەرۆکی فراکسیۆنی پەرلەمانی مافی هەیە بەر لە 24 کاتژمێر لە کاتی بەستنی دانیشتنەکەدا بابەتێکی تازە بخرێتە بەرنامەی کارەوە کە ئەمە نەخراوەتە بەرنامەی کارەوە یعنی بەرنامەی کار 48 سعات پێشتر دادەندرێ بەڵام دوای شتێکی تاڕە دێتە پێشێ فراکسیۆنێک بابەتێکی پێ باشە ئیزافە بکرێ بۆ بەرنامەی کار 24 سعاتی لێ ڕۆیە 24 سعات ماوە لەم 24 سعاتان بابەتە ئیزافە دەکرێت ئەگەر دووەم بڕگەی ئەلفا یەکە دەرە هەر لیژنەیەک مافی هەیە دیاردەیەک یان حاڵەتێکی گشتی بووی پێشنیارکە جارێک ئێمە لیژنەی پەرلەمانیمان دروست نەبووە ئەگەر قسە لەسەر دە ئەندام پەرلەمانە بۆ سەرۆک وەزیران و وەزیری تایبەتمەندە ئەگەر قسە لەسەر بڕگەی چوارە بیرۆکەیە لەبەر ئەوە دڵنیا بە کردنەوەی ئەم دەرگایە دواتر بۆ سەرۆکایەتی پەرلەمان و پەکردنی کاری پەرلەمانی خراپە و پێی هیچ بڕگەیەکی پەیڕەوی ناوخۆش ڕێگە نادا هیوادارم بە وردی دیراسەی کرد بەڕێز کاک گۆران لە فراکسیۆنی سەوز ئێوە لە دانیشتنی پێش و خۆتان داوای ئەوەتان کرد یاداشتێکتان هەبێ بیخوێننەوە و یاداشتەکەشتان ڕێی پێدرا بە پێی مادەی 54 یەکەم دووەم خاڵی 4 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان هەر ئەندامێک مافی هەیە داوا لە دەستەی سەرۆکایەتی بکات کەوا بیرۆکەیەک بخاتە ڕوو بۆەوەی لەلایەن حکوومەتەوە پێی وەرگیرێت یعنی ئەوە هیچ لادانێک نییە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان هەر ئەندامێک بۆی هەیە کە داوای لەم شێوەیە بە یەکێکی تر لە برادرانی فراکسیۆنی سەوز دەتوانێت قسە بکات بەڵێ کاک سەلار بەڕێز سەرۆکی پەرلەمان هیوادارم سەرۆکایەتی بەڕێز ئەم سەرەتایە بکاتە بنەمایەکی یاسایی لانەدان لە پەیڕەوی ناوخۆ ئەوەی لە ئەجنداکەیە هاتووەکو چۆن تەبریری ڕاستەو خۆتان داینێ لەسەر مەسلەی لیژنەکان کە نابێ ئیزافەی بەرنامەی کار بکرێ لەم بابەتەشە هەر بابەتێکی تر جگە لە خەرخکردنی پەیڕەوی ناوخۆ و بەرنامەی کار کە ئیمزای خۆتانی لەسەرە هیوادارم کە ئەمە ڕوونەدا ئەبێتە سەرەتایەکی خراپ بۆیە ئەگەر جەنابیشتان وەکو سەرۆکایەتی یان وەکو سەرۆکی پەرلەمان مەبەستانە ئەو تەرحەی برادرانی تر داوای دەکەن بخوێندرێتەوە کاری لەسەر بکرێت ببێتە ئەجندای پەرلەمانی کوردستان خۆ بە پێی مادەی شی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان سەلاحیەتی جەنابتە داوای دانیشتنیەکی تایبەت بکەی و ئەو بابەتەش بخەیتە بەرنامەی کارەوە ئێمەی پەرلەمانتار و فراکسیۆنەکانیش لە ئێستادا بە گژێکدا نەچین و نەچینە جەدەلێکی ترەوە بۆیە وەکو خۆی بۆ علمی جەنابتان مادەکەت بۆ خوێنمەوە مادەی 6 بڕگەی یەکەم
سەرۆکی پەرلەمان یان یەک لە سەرچواری ژمارەی ئەندامان بۆیان هەیە بانگهێشتی کۆبوونەوە بکەن لە دانیشتێکی نائاسایی و کۆبوونەوەکەش کورت دەکرێتەوە سەر تێڕوانینی ئەو بابەتانەی کە لە بانگهێشتەکە دیاری کراون ئەوە بۆ هەموو برادران لە فراکسیۆنەکان و سەرۆکاتی پەرلەمان ئەگەر بێوێ ئێمە مەساری کۆبوونەوەکە بە ئاراستەیەکی تر کە پێشێلکاری پەیڕەوی ناوخۆ و پێشێلکاری بەرنامەی کاری تێدا ڕوونەدا هیوادارم ئێوە سەلاحەتی خۆتان بەکاربێنن ئێمە هیچ مشکلەیەکمان نییە 10 ساعتی 24 ساعتی داهاتوو کۆبوونەوە بکرێت لەسەر ئەم مەسەلە هەر لایە قسەی خۆی بکە سوپاسان بەڵێ کاک ئومێد خۆشناو باش ئەوە مایکەکەت بکوژێنەرەوە کاک ڕابوون جارێک کاک ئومێد قساکە ئومێد خۆشناو بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە جێگۆڕچێمان لە بینی بڕگە 1 و 2 کرد بە دەنگدان نەک لەوەی کە بڕگە 2 تەخیر بکرێت بکەوتە پاش هەر یادداشتێکی هەر بەرنامەیەکی دیکە کە داخلی بەرنامەی کار بکرێتن بۆ ئێمە داواکارین بڕگە 1مان کۆتایی پێێنە بڕگەی 2 ئێستا قسە دەربارەی ئەو بکرێت پاش ئەو قسە دەربارەی هەر پێشنیار و یادداشتێک بکرێتن بەڵێ کاک فرسەت بەڕێ سەرۆکی پەرلەمان یعنی تکرارمان کردەوە کە ئێمە ئاڵوگۆڕمان کرد تەعجیلمان نەکردووە یعنی دەنگیشماندا من دەنگمدا بۆ تەعجیل ینی ئاڵوگۆڕکردن لە بینی بڕگەی یەکەم و دووەم بۆیە ئێستا بەرنامەی کاروایە دەرگای گفتوگۆکردن لەسەر بڕگەی دووەم بکەیتەوە کە بریتە لە تەسمیەکردنی ڕئیس وزرا و نائیبەکەی بۆ ئەوەی ئەگەر نەشیکەین ئەمڕۆ میکانیزمێک دابنین چۆن دەیکەین لە داهاتوو ئایا پێویستمان بە سەقفی زەمەنیانە بۆیە منیش پشگیری قسەکانی هاوڕەکانم دەکەم کە خستنە ناو بەرنامەی کاری نوێ بە پێی پەیڕەوی ناوخۆت ئەوەی جەنابیشت فەرمووت لە بڕگە چوار ئەمە بۆ تەڕح مەوضوع عام نییە بۆ مناقەشە مەسەلەی خستنە ڕووی بەرنامەیەکی نوێ بۆ مناقەشە لە مادەکانی تر تەنظیم کراوە بۆیە من پێم وایە ئێستا دەرگای گفتوگۆ لەسەر بڕگەی دووەم کە بریتە لە تەسمیەکردنی سەرۆک و نائیبەکەی بکەینەوە نەچینە ناو هیچ یادداشتێک وە کەشی ئەمڕۆی پەرلەمانیش پێویستی بە پاراستنی یەکریزی و هێمنی ناو هۆڵەکەەوە هەیە بۆ ئەوەی سەرەتایەکی باش دەست پێ بکەین نەک خەریکی یەکتر ئیتیهامکردن و ئەوە بین بۆیە داوا دەکەم بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان کە بریتە لە تەسمیە بیخەیە ناو گفتوگۆ بەڵێ کاک سۆران عومەر نقطەی نظامی سۆران عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە ئەو یادداشتەمان لە پێشتر لە 24 کاتژمێر سەرۆکی فراکسیۆن دەستەی سەرۆکایەتی ئاگادار کردوتەوە لە بوونی وەها حاڵەتێک لە شارێکی ئارامی وەکو شاری هەولێرە و دەبێت پەرلەمان ڕۆڵی هەبێت لە وەحداسانەی کە هەبووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئێمە پشتمان بە مادەیەکی پەیڕەوی ناوخۆ بەستووە بۆ ناو یادداشتەکەمان و مادەی 47 مافی ئەوەمان پێدا کە داوا بکەین بۆ ئەو ئەحداسەی کە ڕووی داوە پەرلەمان لیژنەیەکی کاتی بۆ لێکۆڵینەوە پێک بێنێەوە ئەوەش بە مافی خۆمانەزانین و جەوەکەش زۆر هادی و ئارامە و هیچ تەشەنوجێکیش نییە بەڵسپاس بەهارخان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەهار عەبدوڕەحمان لە مادەی 54 بڕگەی 3 نابێ هیچ بابەتێک بخرێتەوە ڕوو یا گفتوگۆی بۆ بکرێت ئەگەر لە بەرنامەی کاردا نەهاتبێت ئەمە یەک هەروەها لە بڕگەی 6 لە هەمان مادە سەرۆکی فراکسیۆنی پەرلەمان مافی هەیە بەر لە 24 کاتژمێر لە کاتی بەستنی دانیشتنەکە بابەتێکی تازە بخرێتە بەرنامەی کارەوە بە مەرجێک بابەتەکە گشتی و لە ناکاو بەپە لەبێ ئایا ئەمە 24 کاتژمێر هەبوو کە ئەم یاشتانە تەقدیم کراوە یاخودنا ئەمە پێچەوانەی پەیڕەوە بەڵێ کاک باپیر بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشتر هەمان ئەوەی کە کاک گۆران هەمان ئەوەی کە کاگومێد وان باسییان کرد بە نووسرا و ئاراستەی جنابتان و کرد دەبوا خوێنرا بایەوە کە ئەندامی پەرلەمان کە بواری نەبوو قسە دووبارە کاتەوە بۆی هەیە بە نووسین ئاراستێکە و دەبێت سەرۆکاتی پەرلەمان بخوێنێتەوە من نووسراکەم ئاراستەکردن ئێستا کە ئەوە دەرەوەی پەیڕەوی ناوخۆیە کە شتێک لە بەرنامەی کاردا نەبێت هیچ قسەی لەسەر نەبکرێت دوای ئەوەی کە برادران کە دەڵێن 24 کاتژمێر پێشتر دەبووە جەنابتان خزبان تا بەرنامەی کارەوە جا گفتوگۆ لەسەر بکرێت سپاس باش دکتۆر شێرکۆ سپاس شێرکۆ حەمامین بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر بە پێی ئەو مادەی 47 و هاوڕێیانەش باسییان کرد پێشتر زۆر ڕوونا ئێمە ینی داوای لیژنەیەکی لێکۆڵینەوەکەین ینی بەڕاستی خۆ ناکرێت ئەو هەموو ئەحداسە ڕوویاوە لە کۆی پارێزگا جیاوازەکانی کوردستانە قەیچێکە با لیژنەکە بۆ دهۆکیش بێت و بۆ هەولێریش بێت و بۆ سلێمانیش بێت و بەڕاستی ئەمە هیچ لادان نییە لە پەیڕەوی ناوخۆ و
هیچ لادان نییە لە بەرنامەی کار و لە جێوێکی زۆر ئاسایی و طبیعی شایە و ئەوە ناشکرێت لە ڕاستیا باز بەسەر ئەم بابەتە بدرێ بە کۆمەڵە بیانووی جۆرا و جۆر سپاس. کاک محمود عمر. بەڕێز سەرۆکی پەرلەمان محمود عمر. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو یاداشتەی ئێمە ئامادەمان کردو هێشتا 48 سەعات بەسەر ئەحداث و ڕووداوەکانت تێنەپەڕیوە. ئەو یاداشتەی فراکسیۆنی گۆڕان پێشنیارەکەم کە ڕێگە بدەن بخوێنرێت و چکە پەیوەندی بە کەرامەتی ئینسان و مافی مرۆڤەوە هەیە. خەڵکانێک هیچ شتێکی ئەوتۆی نەکەوت نە تیرۆری کەوت نە زیکر و ئەێنرێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن پێشنیارەکەم هیچ نەبێ ڕێگە بدەن کە یاداشتەکەمان بخوێنرێتەوە بۆ بەدواچەند. زۆر سوپاس. بەڵێ مامۆستا مەڕوان. مەڕوان گەڵاڵی ئەو یاداشتەی ئێمە تەشیر نییە بۆ هیچ لایەنێک و تەجریحی هیچ لایەنێکی تێدا نییە و کوشتنی تێدا بووە کە ئەندامێکی ئەو حکوومەتە کە کارمەندێکی ئەو حکوومەتە تیرۆر کراوە و شتێک نییە کە ئێمە ئیستیحداسمان کرد بێ یەکەم یاداش بێ بخوێندرێتەوە. هیوادارم دەستەی سەرۆکایەتی ڕێ بە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بداتن بۆ خوێندنەوەی یاداشتەکەی خۆی. بەڵێ موناخان. بەڵێ سەرۆکی پەرلەمان موناقاوەچی سەبارەت بە یاداشتەکەی کۆمەڵ و چەندە فراکسیۆن لەوانەیە پێشکەش بکاتن شتێکی ڕەوایە مافی خۆیانە ئێمە نوێنەری گەڵی کوردستانن پێویستمان پێوە ئەرچی لەسەر ئێمەیە گوێ لە هەموو یاداشتەکان بگرین بەڵام بە گوێرەی بەرنامەی کار دوو خەڵمان ئێمە دەستنیشان کردو وەکو سەرۆکایەتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە یەکەم پێکێنانی لێژنە هەمیشیەکان بۆ ئەومان تەواو کرد وەکو لێژنە یاسایی. دواتر ئێمە ئاڵوگۆڕمان کرد بە زۆرینەی دەنگماندا کە ئاڵوگۆڕ بکرێتن یەکەم بڕگە بێتە سەر دووەم بێتە یەکەم بۆیە ئێمە چاوەڕوانین کە بڕگەی دووەم جێبەجێ بکەین. زۆر سوپاستان دەکەین. مامۆستا ڕابوون. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی یەکەم ئێمە یاداشتەکەمان کە پێشکەش دەکەین بۆ پێشکەشی ناکەین لە پەرلەمان وتوێژی لەسەر بکرێ کەواتە پێچوانی بەندەکانی پێڕۆی ناخۆی پەرلەمان نییە. خاڵی دووەم لە مادەی 54 لە خاڵی چوارەم هاتووە هەر ئەندامێک مافی هەیە داوا لە دەستەی سەرۆکایەتی بکات بە خستنەڕووی بابەتێک. ئێمە لە فراکسیۆنی گۆڕان بەڕێز پەرلەمانتار بێستون فایقمان ڕاست پاردووە کە یاداشتەکەی ئێمە بۆ ئێوە بخوێنێتەوە و نەک بۆ گفتوگۆکردن نییە بۆ خوێندنەوەیە بۆ ئێوەی بەڕێز داوا لە دەستەی سەرۆکاتی دەکات کە لیژنەی چکاتی پێک بێنن لەسەر بابەتێکی دیاریکراو. هیوادارم فرسەت بدەن بە بەڕێز بێستون فایق کە یاداشتەکەی ئێمە بخوێنێتەوە. مامۆستا هەورامان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی من پێم سەیرە کە ینی هەوڵە درێکە ڕێگە نەدرێت ئەو یاداشتانە بخوێنرێتەوە بەتایبەت ئەوەی کۆمەڵی ئیسلامی کە کۆمەڵە خەڵکێکی چەتەی تیرۆریست بە شێوەیەکی زۆر ناشیرین لە کاتێکا کە ئەمنیەتی ئەم وڵاتیان تێکداوە لە پایتەختە هەڵیان کوتاوەتە سەر بارەگایەکی ئێمە کە هەموو دنیای هەژاندووە هەموو خاوەن ویژدانێکی هەژاندووە و ئێمە دەزانین کە هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە ئەو کەیسە بە لاڕێدا ببرێت بۆیە بۆ ئەوەی کە بە لاڕێدا نەبرێت ئێمە داوا ئاکەین یاداشتەکەشمان هەر بۆ ئەوەیە کە لیژنەیەکی پەرلەمانی دروست بکرێ تاوەکو لێکۆڵینەوە لەو قەزەیە بکات بەڕاستی. بەڵێ ئێمە هەستمان بریندار کراوە ئێمە خەڵکمان لێ کوژراوە ئێمە تەعادامان لێ کراوە تەنها لە ئێمەش نەکراوە بەڵکو تەعادا لە هەموو حیزبەکان کراوە تەعادا لە هەموو لە وەزیری ناوخۆ کراوە چونکە ئەوە کارمەندێکی وەزارەتی ناوخۆیە. بەڵێ خاتون فەرموو. که پارلمانی زوزان صادق بو هر کارکی سیستم اکتیت دانانه بو پرو برنه افروکه امترنش نخالص دیو برنامه کاری و او یاداشنامه ده نخواندنه جنابتا گوتی ام ده خینت دانستاندنی دا پشتی برنامه کاری کس هگوت بیشن اعتراض سرهندنا که کو یاداشنامه نه تخواندنه لی پشتی رو برنا هر دو آن جیبجی کرنا هر دو برگین کاری چونکه نوک آمد زانین پشتی رنشتنامه یا بری دو سه روزا دزگین را گهاندنی و خلک یک چواری هنده کو افروکه ناف کرنا یا سروک حکمت بهت کنه یا دسته یا سروکات یا حریم بهت دانه به هنده کو اول چند مانگه که بسر و چون کو خلک الانتظار دانه و جا ام حزت کن کل دیو برنامه کاری بیتن تصمیه بهت کنه پشتینگید یا داشتنامه جی به نخواندنه. بله. حاجی کاروان. سەرۆکی پەرلەمان حاجی کاروان ویستمارە نقطەیە تاکید بکەمەوە طبعا تەسمیەی سەرۆکی حکومەت ئەوە گرنگترە یاداشتەکە هەمومان لەگەڵین لەگەڵ هەردوو یاداشتەکەیە یاداشتەکە تەجیل بێ بۆ دوای تەسمیەکردنی سەرۆکی حکومەت.
پێم وابێت زۆربەی قسەکان کرا طبعاً ئەو بابەتی ئێوە باستان کرد ئەو بابەتی ئێوە باستان کرد هەندێک لە ئەندامانی پەرلەمان پێداگریان لەسەر کرد ئێمە تەوەری یەکەمی بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان قسەمان لەسەری کرد دەرگا کرایە و توێژی لەسەر کرا بە تەسویتی ئێوە دوامان خست وتمان بۆ ئەوەی ڕێکەوتنێک بێتەکایەوە لایەن هێز و لایەنە سیاسیەکان بۆ ناونانی سەرۆک وەزیران و جێگرەکەی و تەنانەت ئەگەر پرۆژەیەکیش هەبوو دوای یەخرێتە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستانەوە بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر پرۆژە هەبوو دوامان خست یعنی تەسویتمان لەسەرمە کردووە ئیتر وا بزانم هیچ شکالێتێک لەوە نەماوە بەڵێ کاکومێت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە ڕاستە دوامان خست بەڵام دوامان نەخست بۆ کاتێکی نادیار خەڵکی کوردستان چاوەڕوانە دوای 7 مانگ پەرلەمانەکەی کۆ دەبێتەوە وەرنەتایجەکەی ئیستەحقەکەی وەرناگرێت کە پێکەنانی حکوومەتە ئێمە جێگۆڕچێمان کرد لە بینی بڕگە یەک لە بۆ بڕگەی دوو کەواتە تەسمیە دەبێ بکرێتن و دووش لە هەر ئەو حاڵەتانە هەیە ڕاستە ئێستا خەڵکی کوردستان باش دەزانێت و هەموو فراکسیۆنەکان دەزانن ئشکالەتی پێکەنانی حکوومەت تا ئێستا کە ئەوەی مایە لە بینی فراکسیۆنی زەرد و سەوزە لەوەی کە جێگیری سەرۆکی حکوومەتە بۆ ئەوە ئێمە حازریمانەوە وەکو فراکسیۆنی زەرد ئەستۆ پاشی خۆمان بەرامبەر بە خەڵکی کوردستان نیشان دەدەین ئێمە ئامادەیمانەیە بۆ سەرۆک وەزیران حازریمانەیە ئیدی دەمینێتەوە هەر مۆبڕێک فراکسیۆنی سەوسەیەتی لۆ دواخستنی ئەوان قسەی دەربارە بکەن دوو ئێمە نەمان گوتێ یاداش بخوێنرێتیان نەخوێنرێتەوە لەگەڵ داینە یاداش بخوێنرێتەوە بەڵام بەڕێکارەکانی خۆی دوای بڕگەی دوو ئیشی پەرلەمانتاریش نییە ناونیشان بە خەڵک بدا چێ چەتەیە چێ ڕێگرە چێ تیرۆرستە ئەوانەی ئەو ڕووداوە نەخوازراوەی شاری هەولێریان کردیا وا لە دەست دادگان گیراون ناسنامەیان ئاشکرا کراوە دادگا ئەو بڕیارە دەدا پەرلەمانتار بڕیار ناداتن چێ تیرۆرستە و چێ خوێن مژە و چێ چەتەیە بەڵێ مامۆستا هەورامان بە یارمەتیت مامۆستا هەورامان بەڵێ دکتۆر شێرکۆ بەڕێز مایکەکەت بەڵێ هەمومان خەمخۆری خەڵکی کوردستانین بۆ ئێمە لە ئێستا پێشنیاز دەکەم بە ئەو دوو فراکسیۆنە بە فەرمون ناوەکانیان تەقدیم کەن و بۆ ئێمە هەڵوێستی خۆمانی لەسەر دەرببڕین ئیتر پێویست ناکە یعنی ئەگەر واش نییە فەرمو 2 ڕۆژ 3 ڕۆژ بن بە هەردوو لایانی سیاسی با دوو ناوەکەمان بۆ بێنێت و بێگومان ئێمە هاتووی خزمەتی خەڵکی کوردستان کەین و من ئەمە نە هیچ شتێک نییە لە بەرچاوی هەموو دنیای ئێڵەم پەرلەمانتار فەرمانبەری خەڵکی هەرێمی کوردستانە و پێویستە فەرمانبەری خۆی بە جوانی جێبەجێ بکات بەڵێ دکتۆرە ڕێواز تکایتر نقطە نظامیەکانیشتان کۆتایی ببن هەموو قسەکانتان دووبارەیە هەموو قسەکانتان دووبارەیە بەڕێزان دامانی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێواز فایە بەڕێزان لە فراکسیۆنی کۆمەڵ ئەڵێن 24 ساعت پێشتر دەستەی سەرۆکایەتی ئاگادار کراوەتەوە لەو یادداشتە من بە توندی ڕخنە لە جەنابتانەگرم لە دەستەی سەرۆکایەتی ئەگەر 24 ساعت پێشتر ئاگادار کراونەتەوە ئەبوو یادداشتەکەی بەڕێزیان بخەنە ناو بەرنامەی کارەوە بۆی ئێمەش ئەمڕۆ لەبەر ئەوەی کە لەگەڵ پەیڕەوی ناوخۆ ناگونجی ئەو ڕێگریان لێ نەکەین و تکایە گەروانیە وەڵاممان بدەنەوە بۆی بزانین فعلەن ئەویان کردو ئێوە بە ئەنقەس ئەم ئیشەتان کردووە نەتاقسۆتە بەرنامەی کار یان شتێکی تر و زۆر سپاس بە شێوەی زارەکی هەردوو فراکسیۆنەکە بە شێوەی زارەکی چونکە عوتڵە بووە دوێنێ داوامی پەرلەمان نەبووە بە شێوەی زارەکی ئەم داواکاریە کراوە بەڵام بە شێوەی ڕسمی ئەمڕۆ بە دەستمان گەیشتووە طبعاً وەکو باسم کرد ئەم مادەی ئەم بەرگەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان زۆر وازحە ئەمە تەسویتی لەسەر ناکرێ ئەمە خستنە ڕووی بیرۆکەیە ئەڵێ هەر ئەندامێک نەک فراکسیۆن هەر ئەندامێک مافی هەیە داوا لە دەستەی سەرۆکایەتی بکات کەوا بیرۆکەیەک بخاتە ڕوو بۆ ئەوی لەلایەن حکوومەتەوە لێ وەربگیرێ یعنی پێی وەربگیرێ ئەمە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە هاتووە ئەو بە ڕێزانە داوای ئەویان کردووە بیرۆکەی بخەنە ڕوو بیرۆکە یادداشتە هەرچیەگەیە ئێمە نە تەسویتی لەسەرەکەین نە هیچ شتێکی لەسەر بنیاتەندرێ بیرۆکەی خۆیان ئەخەنە ڕوو سەبارەت بۆ ڕووداوانەی کە ڕۆدا و من پێم وایە بەڕاستی ئیتر پێویستەکات لەوەش دەرچین کە پەرلەمانی کوردستان بەردەوام بێدەنگ بێ لەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستان ڕۆدا ئەگەر هیچ شکالێکی قانونی لەم ڕۆوە نەبێ ئەوە ئەتوانین ئەو دو یادداشتە ئێستا بخوێنرێتەوە سێ یادداشتە پێم وابێت بزوتنەوەی ئیسلامی یادداشتیان هەیە بەڵێ ئێوەش یادداشتان خوێندەوە لە دانیشتنی پێش و کەسداری لەوە نەبوو باشە حەزەکەی یادداشتی ئێوەش دەخێن بەڵێ کاک سەرار فەرموو بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئەگەر بەزارەکیش هەردوو فراکسیۆنی بەڕێزی کۆمەڵی ئیسلامی کە دەڵێن سەرۆکایەتی پەرلەمانمان ئاگادار کردوێتەوە ئەوە خۆت ئاعترافەکەی کە فراکسیۆنی گۆڕان بەزارێکی توان ئاگادار کردووە خۆیان شتێکی لەو بابەتە ناڵێن دەبوو ئێوە بتان قسایەتە بەرنامەی کارەوە کەواتە ئۆباڵەکە لە ئەستۆی ئێمە ئەندامانی پەرلەمان نییە کە ڕێگە نادەین پێڕەوی ناوخۆ خەرخ بکرێ ئەوە ئێوەن یادداشتەکانی فراکسیۆنی گۆڕان و
فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیتان بە نظری اعتیبار وەرنەگرتووە بۆیە من دوو پێشنیارەکەم یەکەم بەڕێستان سەلاحەتان هەیە بە پێی مادەی شەشەم دانیشتنێکی تایبەت بۆ ئەم پرسە دەستنیشان بکەن لە دوای ئەم دانیشتنە ئەمە یەک یان ئەوەتە بە پێی مادەی 47 لیژنەیەکی تایبەت دروست بکرێ بۆ ئەو ئەحداسانەی کە ئێمە داوای ئەەکەین لێکۆڵینەوەی لێ بکرێ ئەوەی کۆمەڵی ئیسلامی داوایەکە ئەوەی گۆڕان داوایەکە ئەوەی بەڕێزان لە بزوتنەوەی ئیسلامیش داوایەکەن بۆیە پێم وایە ئەمە باشترین چارەسەرە بەڵام نەوەی دەرگا بۆ پێشێرکردنی بەرنامەی کار تەسەڕ و مایەکارێکی لۆژیکی نییە بەڵێ ئەو مادەی کە لێوا باسیەکە بە هیچ شوێ باسی کارنامەی پەرلەمان ناکە باسی زیادکردنی بۆ بەرنامەی کاری پەرلەمان ناکەەوە ئەگەر ئەوە ڕەوا بێت ئێمە پێش 24 ساعت ئەو بە شێوەیەکی زارێکی ئەو داوایمان لێکرابێ ئەوە ئێستا خێنە دانیشتنی کاری پەرلەمانی کوردستان و هیچ ڕێگرێک لە بەردەمەوە نییە بەڵێ فەرمووی کێ نقطە نیزامی هەبوو بەڵێ کاک مامەسە حەسەن نقطە نیزام بەڕێز سەرۆکی پەرلەمان من حەسەن ساڵحم هەڵبەتە خەڵکی کوردستان 8 مانگە بۆ 8 مانگ دەچێت چاوەڕێی دانیشتنی پەرلەمانی کوردستانە کە خەلەلێکی ئیداری یاسایی لە هەموو بوارەکاندا هەیە من پێشنیار دەکەم وەکو ئەو هەواڵانەم تەسمیەی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت تەسمیەی سەرۆکی حکوومەت بکرێت بەڵام ناکرێ تۆ بڵێ نابێ یادداشتێک بخوێنرێتەوە لە کاتێکدا خەڵک دەکوژرێ ئێمە گەورەترین شوێنی بڕیاردان لە چارەنووسی میلەتەکەمان ئێرەیە خەڵکێک بکوژرێن ناکرێ ئێمە بێدەنگ بین خەڵکێک یعنی ئەوە شتی هەنووکەی ئێستا ئەمە دەچینە لە بازار شتێک دروست دەبێت ئێمە بۆی کۆبینەوە ناکرێ خەڵک هەتا ئەو لە حەزەیە هەڕەشەی کوشتن هەڕەشەی تیرۆر هەڕەشەی ڕفاندن هەڕەشەی پێشێلکردنی مافی مرۆڤ مافی ئینسانی کورد لە سلێمانی لە ئەلبیسەکە بەردەوامە ینی چۆن دەکرێت ئێمە ئەمە فەرامۆش بکەین بڵین هەڵی گرین بۆ کاتشکە بۆیە دەکرێت دوای تەسمیەی حکوومەت ئەمە قسەی لەسەر بکرێ و بە جددی وەرگیرێ بەڕاستی بەڵێ باشە کاک عومەر عینایەت فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەیری کاتژمێرەکە بکە 2 ساعات و 12 دقیقە ئێمە دانیشتوین هیچ بەرهەمێکمان نییە تەنها یەک لیژنەمان پێکەناوە ئەگەر کار بەم شێوەیە بڕوا ئێمە ناتوانین هیچ بەرهەمێکمان بۆ خەڵکی کوردستانە بێت هیوادارم ئەم سەرەتایە بەم شێوەیە بەردەوام نەبێت بڕگەی دووهەم با بچینە ناو بڕگەی دووهەمەوە دوای بڕگەی دووهەم یادداشتەکان بخوێنێت بڕگەی دووەم کە ناونانی سەرۆکی ناونانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی بە پێی زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمانی کوردستان لەم دانیشتنیە دواخرا باسی ئەومان کرد وتمان بەکراوەی ئەمێنێتەوە لە ئەجەندای کاری پەرلەمانی کوردستان لە دانیشتنە بە وازەحی ئەم ڕوونکردنەوەی میە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاڵوگۆڕمان پێکرد باشە ئێستا باشە جارێک تری خێنە دەنگدانەوە باشە تەوەری دووەم ئەخینە دەنگدانەوە تەوەری یەکەم کە ئێوە ئەڵێن خسومانە تەوەری دووەم ئەخێنێ دەنگدانەوە ئایا ئێستا گفتوگۆ بکەین سەبارەت بە ناونانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی یان بیخەینە ئەجەندای کاری پەرلەمان لە دانیشتنی پێشوو ئایا ئێستا و توێژی لەسەر بکەین ناونانی سەرۆک با بژمێرین با دەنگەکان بژمێرین ئێستا باس لەوەکەن ئاڵوگۆڕمان پێکردووە ئەڵێن ئاڵوگۆڕمان پێکردووە بەڵێ ئێستا بە پێی داواکاری فراکسیۆنەکان دواخرا بەڵام ئێستا بەبزانین چەند کەس لەگەڵ ئەوەیە کە ئەو مەوزوعە جارێکی تر ئەمڕۆ باس بکەینەوە بەڵێ کا گۆران فەرموو ڕاوەست باش بەڕێز سەرۆکی پەرلەمان یەکەم شێت بە پێی پەیڕەوی ناوخۆ شتێک دەنجی لەسەردرا دواتر نایەوە سەر گفتوگۆ و بەشێکی زۆری ئەندامان هاتن لەسەر و نقطە قسەیان کرد ئەوە یەک دوو ئێمە تەنها ئەو کاتە کە داوای دواخستن کرا مبەرڕاتە قانونیەکانیشی بە وردی شەرح کرا وەگەر دەتانوێت جارێککە شەرحی دەکەینەوە کە لەم جەلسەی ئەمڕۆ لەبەروی یاسای سەرۆکایەتی هەرێم زۆر وازەحە نەسە ئیشتیهادی تێدا ناکرێ هەردوو ناو لە پەرلەمانی کوردستان ئامادە نەبێت تەسمیە حکوومەت ناکرێ ئیتر ئەگەر دەتانوێت ئەمە بخەنە قاڵبێکی حالەتێک بۆی لایەنێک بڵێن ئەمە ئەمڕۆ
لەگەڵ نیە حکوومەت دروست کرێ بیخەن ئەم خانەی ئیتیهامکردانەوە تەبیعیە بیخە دەنگەوە جارێکش بە پێچوانەی پێڕەوی ناوخۆوە ئەگەر نا ئێمە ئەمڕۆ لە کۆبوونەوە هەموو سەرۆکی فراکسیۆنەکان زۆر بە وازەحی تەوافق لەسەرەوە کرا جا ئەوە فەرقی چیە من سعات 12 نیوڕانێ مناقەشەی نەکەم سعات 1 مناقەشەی بکەم ئەدا لە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان کە جەنابتان لەوێن دەرێ بوون بتان گوت کاکە مناقەشەی تەسمیە حکوومەت 12 نیە یەکە ئێمە ژەو کاتە قسەیەکمان دەکەن قسە لەسەرەوەیە لە زەرسێ ئەمڕۆبیان لە زەرسەی دوای مناقەشەکردنی لیژنەکانی دوای لیژنەکانی پەرلەمان هەر لیژنەی یاسایی نییە ئێمە بەیانی ئەبێ کۆ ببینەوە ناو بدەینە جەنابتان هەر نۆزدە لیژنەکەی پەرلەمان دروستکەین دوایە دەبێ بە نسبە و تەناسوب پەیامەکەت گویشت کا گۆران کاک ومێد فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە بەیانەکەی لە کۆبنەوەی فراکسیۆنەکانیش باسیەوە بابەتەمان کرد گوتمان بەڕێکارە یاساییەکانی یعنی هیچ تەزیلێکی تێدانیە کەواتە گەڕێکارە یاساییەکان و هیچ شەرمیش تێدانیە ئەمە لە بەیانیش کە دەنگماندا جێگۆڕژێمان کردێ لە بینی بڕگە 1 و 2 دووەم ئێمە زۆر ئاساییە دیسان دەڵێنەوە فراکسیۆنی پارتی و یەکێتی مەسئولن لەو مەوزوعەدا ئێمە ئەستۆ پاچی خۆمان دەردەبرن کەواتە بەڕێکارە یاساییەکانی بڕوە بۆ سەرۆکوەزیران ئێمە کاندیدمان هەیە هیچ شەرمی تێدانیە فراکسیۆنی سەوز دەتوانن داوا لە پەرلەمان بکەن ماوەیەک داوا دەکەن وەقت دیاری دەکرێتن هەرچ بابەتێک ئەوان پێیان باشبی ئەوان مبڕاتی خۆیان بخەنە ڕوو ئەو ڕۆکاندیدیان نییە و بۆیە ناتوانرێت تەسمێ بکرێت ئێمە ناڵێن ئیلا تەسمێ بکرێت بەڵام ئێمە دەمانەوە ئەستۆپاچێ نیشان بدەین کە لە فراکسیۆنی زەرد حازریمان هەیە و زۆر سپاس بەڵێ ئەو کاتی خسمانە دەنگدانەوە کاک ئومێد ئەو کاتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە یارمەتیتان ئەو کاتی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەو بابەتی خسە دەنگدانەوە بە وازەحی ئەوەمان وت ئەم تەوەرە لەبەرەوەی گفتوگویەکی زۆری لەسەر کرا و لەبەرەوەی داوا کرا کە سەرۆک و جێگر پێکەوە پێویستەکات ناو بنرێن وەگەرنا پێویستەکات هەمواری یاساکە بکرێەوە ئێستا لەبەرەوەی تەنها کاندید بۆ سەرۆک هەیە بەشێکی پەرلەمانتاران ڕێیان وابوو لەبەرەوەی داوای ئەوە کرا کە ئەم بابەتە دوا بخرێ ئەم بابەتە دواخرا بەڵام بە وازەحی باسی ئەوەمان کرد وتمان بە یارمەتیتان وتمان لە ئەجەندای کاری پەرلەمانی کوردستان ئەمێنێتەوە باسی ئەوە کرا ماوە دیاری بکرێ وتمان لە هەموو دانیشتنەکانی پەرلەمانی کوردستان کە لەم ماوەیە ئەنجامەدرێ لە یەکێک لە تەوەرەکانی بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان بریتیە بێت لە ناونانی سەرۆک و جێگری سەرۆکی حکوومەت و ئەگەر پرۆژەش هەبوو بۆ تعدیلکردنی ئەو پرۆژەیە خێنە بەرنامەی کاری پەرلەمان بەم شێوەیە گفتوگۆمان لەسەری کرد و پێم وا بێت ئەمە لە کۆنووسی پەرلەمانی کوردستانی چەسپێنراوە ئەو تەسویتە لە پەرلەمانی کوردستان لە کۆنووسی پەرلەمانی کوردستان لە پرۆتۆکۆل چەسپێنراوە بەم شێوەیە بووە ئەو بابەتە دواخرا و وتمان وتوێژ لەسەر تەوەری دووهەمی دانیشتنی پەرلەمانی کوردستانەکەین پێم وا بێت بەستە نوقتە نظامیەکانتان هەمووی دووبارەیە نقطە نظامیەکانتان هەمووی دووبارەیە با بڕۆینە سەر خوێندنەوەی یاداشتەکان بخوێننەوە سێ یاداشتمان هەیە یاداشتی فراکسیۆنی گۆڕان یاداشتی فراکسیۆنی کۆمەڵ و یاداشتی فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی فەرموون فراکسیۆنی گۆڕان با یاداشتەکەی خۆیان بخوێننەوە بەڵێ مایکەکەت کێ مایکی کردوێتەوە تکایە مایکەکانتان بکوژێنەوە تکایە مایکەکانتان بکوژێنەوە کاک قادر مایکەکەت کوژێنەوە بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت یاداشت دوای سڵاو ئەمانەوێ بەڕێزتان بە فەرمی ئاگادار بکەین کە شەوی دوو لە سەرسی ئایاری 2014 گروپێکی چەکدار بە فەرمانی کەسانێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە نزیک ئەلبیسەکەی سلەیمانی هەڵەکوتنە سەر چەند چاودێرێکی بزوتنەوەی گۆڕان بۆ هەڵبژاردنەکان و دەیان ڕفێنن و دواتر دوور لە هەموو بەهایەکی مەدەنی و یاسایی لەژێر ئەشکەنجەی فیزیکی و دەرونی ناچار بەدان پیانانی ناڕاستیان دەکەن پاشان بەبێ دادگا و بڕیاری دادوەر وەک تاوانبار لە شاشەی تەلەڤیزۆنەکانی یەکێتیەوە پیشان دەدرێن ئێمە داوا لە بەڕێستانەکەین کە لیژنەیەکی کاتی پێک بهێنن بۆ بە دواداچوون و لێکۆڵینەوە لەو ڕووداوە و دواتر بڵاوکردنەوەی ڕاستیەکان بۆ پەرلەمانی کوردستان و بۆ ڕایگشتی بەڕێز دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ هۆیەوە کە ئەم ڕووداوە لە بنەڕەتەوە هەوڵێکە بۆ دەستکاریکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان بۆی ئێمە داوا لە بەڕێستانەکەین کە بە فەرمی داوا لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عراق بکەن لیژنەیەکی بێلایەن لە بەغداوە بنێرن
بۆ کۆتایهێنان بە پرۆسەی جیاکردنەوە و ئەژمارکردنی دەنگەکان لە پارێزگای سلەیمانی. فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان. سپاس. باش فراکسیۆنی کۆمەڵی ژاداشتەکەی خۆی بخەنەتەوە فەرمونون. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بۆ بەڕێز دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت پێکهێنانی لیژنەی لێکۆڵینەوە بە پێی مادەی 47 لە پەیڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان و هەموارکردنەکانی پەرلەمان بۆی هەیە لیژنەی کاتی و لیژنەی لێکۆڵینەوە پێک بهێنێتن. وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی داوا لە بەڕێزتان دەکەین لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بهێنن بە مەبەستی لێکۆڵینەوە و ئامادەکردنی ڕاپۆرتێک لەسەر ڕووداوی پەلاماردانی مەڵبەندی سەی کۆمەڵی ئیسلامی لە شاری هەولێر لەلایەن چوار چەکدارەوە هەوڵی ڕفاندنی محەممەد عەزیز کارمەند لە فەرماندەی دووی هێزەکانی پۆلیسی ئامادەی هەرێمی کوردستان دەدرێ و پاشان بریندار دەکرێت و بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. ئەم ڕووداوە لە پایتەختی هەرێمی کوردستاندا و لە پاش چەند کاتژمێرێک لە تەواوبوونی هەڵبژاردننی سی نیسان هەمووانی تووشی شۆک کرد و شایانی ئەوەیە پەرلەمانی کوردستان ڕۆڵی بەرچاو بجێڕێتن لە هەوڵی کۆتایی هێنان بەم حاڵەتە مەترسیدارانەی کە ئارامی و ئاسایشی شاری هەولێر و تەواوی هەرێمی کوردستان دەخاتە مەترسیەوە. دەستخۆشیش لە سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکان دەکەین بۆ ئیدانەکردنی ئەو کارە تیرۆریستیە و هیواخوازیشین لایەنە پەیوەندیدارەکان بە پیشەیانە مامەڵە لەگەڵ ئەم تاوانەدا بکەن تاکو چیتر خوێنی ڕۆڵەی کورد بەدەستی کورد نەڕژێت و تاوانبارانیش سزای یاسایی خۆیان وەربگرن. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی. زۆر سپاس. فراکسیۆنی وزوتنەوەی ئیسلامی مایکەکەت کوژێنەرەوە مامۆستا مەڕوان. ئەوەی ئێمە دەیخوێنینەوە مەبەست لێ زیاتر بەڕاستی جێگیربوونی هێمنی و ئارامیە لە پایتەختی هەرێمی کوردستان، چونکە هەمیشە تعریفی ئاسایشی کوردستان زیاتر لە پایتەختەوە دەکرێت بۆ وڵاتانی جیهان. بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت لیژنەی لێکۆڵینەوە بە پێی مادەی 47 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پەرلەمان بۆی هەیە لیژنەی کاتی و لیژنەی لێکۆڵینەوە پێک بهێنێت بە مەبەستی گەڕان بە دوای ڕاستیەکاندا وەکو لە مادەی 48 ئاماژەی پێکراوە. لەبەر ئەوە داوا لە بەڕێزتان دەکەین بە ژێری ڕێکارە یاساییەکان لیژنەی لێکۆڵینەوە پێک بهێنن بە مەبەستی بەدواداچوون و ئاگاداربوون لە چۆنیەتی تیرۆرکردنی کارمەندێکی زێڕەڤانی سەر بە وەزارەتی ناوخۆ بناوی محەممەد عەزیز کە پاسەوانی مەڵبەندی سێی کۆمەڵ بووە و لە شەوی سی لەسەر 1/5/2014 لە کاتژمێر 11:30 تیرۆر کراوە لەگەڵ ڕێزماندا فراکسیۆنی بستنەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان. زۆر سپاس. وەڵام ئەتوانن قسە بکەن باشە، بەڵام زۆر بە کورتی تەمانەوە یاداشتانە ڕاستی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کراوە بۆ پێکهێنانی لیژنەی کاتی یان لیژنەی لێکۆڵینەوە. ئێمە لە دەستەی سەرۆکایەتی دواتر کۆبوونەوەکەین و ڕای خۆمان لەسەر ئەو بابەتە بە فراکسیۆنە جاجیەکان و دوایش ئەتوانین بۆ پەرلەمانی کوردستان ڕوونکەینەوە. بەڵێ کاک سەرار فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمەش لە ڕاستیدا یاداشتی خۆمان هەیە وەکو فراکسیۆنی یەکێتی پێشکەشی ئێوە و ئەندامانی پەرلەمانیەکەی. بەڕێز سەرۆکاتی پەرلەمان بابەت لیژنەی لێکۆڵینەوە بێگومان بە پێی مادە 47 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داواکەین لیژنەیەک پێک بهێنرێ بۆ دەرکەوتنی هەموو ئەو ڕاستیانەی کە لە دەرەنجامی ئەو ڕووداوانەی کە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە دەرەنجامی هەڵبژاردنەکان هاتوونەتەکایەوە بۆ پشتیوانیکردنی دەسەڵاتی دادوەری و دادگاکان لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە و کۆتایی هێنان بەم تەشیرە بێبنەمایانەی دەکرێتە سەر یەکێتی نیشتیمانی سەرباری ئەوەی لە زۆر جێگاکان یەکێتی نیشتیمانی کوردستان غەدری لێکراوە و پەلامار دراوە و شەهیدی داوە. بۆیە ئێمە ئاماژە بە چەند خروقاتێکە دەین. شەوی سی لەسەر سیویە کاتژمێر 2:30 شەو ویستراوە ساختەکاری بکرێت لە قوتابخانەی دیانەی کۆن سێ نوێنەریکیانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕێگەگرتن لەو حاڵەتە تووشی لێدان و بریندارکردن هاتوون بە چەخۆ لە ناحیەی لە قەزای سۆران و هەروەها لە ڕۆژی هەڵبژاردنەکەدا هەندێک لە بازگاکانی پایتەخت بۆ دەرەوەی پایتەخت واتە هەولێر ڕێگری کراوە لە ئەندامانی ئێمە بۆ بەشداریکردن لە دەنگدان و مافی دەنگدان و هیوادارین ئەمە بە نەزەری ئەتیبار وەربگیرێ. هەروەها لێکۆڵینەوەی جدی بکرێت لە هۆکارەکانی کەوتنەوەی ئاگر لە بنکەی ئاشتی لە شوێنی جاکردنەوەی دەنگەکان و ئێمەش لەگەڵ برایانی کۆمەڵی ئیسلامی ئیدانەی شەیدکردنی ئەو پاسەوانەی بەردەم بارگای کۆمەڵەکەی کە جگەلەوەی پاسەوانی بەردەم بارگای کۆمەڵە کارمەندی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە بۆیە پەرلەمانی کوردستان
ئەم مەسەلە ئەبێ لە بەرچاو بگرێ هەروەها ئێمە لە هەڵبژاردننی ئەم پەرلەمانەی کوردستانە ئێمە شەهیدمان داوە بۆ ڕێگەگرتن لەسەر تەزویر شەهید سەرکەوت عومەر فەرحانێکێک کە لەو شەهیدانەی کە پێویستە پەرلەمانی کوردستان بەر لە حاڵەتێکی تر لێکۆڵینەوە لەسەر ئەم پرسە بکە واتە ئێمە دەمانەوێت حەقیقەتەکان ڕوون بێتەوە بۆیە پێشمان باشە بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان و ئەنجامی ئیجابی هەڵبژاردنەکان و قبولکردنی لەلایەن هەموو لایەکەوە ئەو لایەنە نشی سەغڵەت بوون حەقەدان بە خۆیان دابگرن چونکە ئەکرێت لە هەڵبژاردننی ڕابردوودا هەندێک لایەن دەنگی زۆر کەمیشان هێنابێ بە ئێستحقاقی خۆیان نەزانی بێ بەڵام نەتیجەکەیان قبول کردووە لەبەر ئەوە ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی پشتیوانی پێکێنانی لیژناکەین بۆ کۆی ئەو ئەحداسانە بەڵام لە پێشدا نابێ فراکسیۆنەکان و پەرلەمانتاران بچنە سەنگەرێکەوە دژی دەسەڵاتەکانی تر و تەشیر و تۆمەت بەخشینەوە ئێمەش لەگەڵ ئەوەین ئەوانەی پەلاماریان داوە ئەوانەی کە ڕوبەڕووی پێشێلکاری و لێدان بوونەتەوە بە پشتبەستن بە بنەماکانی مافی مرۆڤ بە ڕێکارە یاسایەکان کاریان لەگەڵا بکە ئێمە داپۆکی لە هیچ ڕووداوێک و حاڵەتێک ناکەین کە پێشێلکاری مافی مرۆڤی لێ هات بێتەکایەوە ئێمە لەو لیژنەیە بۆ هەموو ئەحداسەکان بێگومان ئەندامانە بێ و پشتیوان و هاوکارە بین بۆ دەرخستنی ڕاستیەکان و سوپاسدان زۆر سپاس یاداشتەکان خوێنرانەوە لە هەر فراکسیۆنێک یەک کەس قسە بکە فەرموو کاگومێت بەڕێز سەرۆکاتی پەرلەمان ئێمەش لە فراکسیۆنی زەرد یاداشتێکمان هەیە تایبەت بەو ڕووداوە نەخوازرا و دڵتەزێنەی کە لە شەوی سی لە سەریەکی ئایار لە شاری هەولێر ڕوویدا ئێمە دوای ڕووداوەکە بە دوواداچوونمان بۆ کردوەکو فراکسیۆنی زەرد و هەندێک لە تکایە بێدەنگی بەشێک لەو ڕاستیانە لە لای ئێمە هەیە کە ڕووداوەکە بە چ شکلێک بە بەڵام ئێمە پێش قەزا و دەستگاکانی یاسایی وڵات ناکەوین چاوەڕوان دەکەین دەستگاکانی دادوەری دو ئەنجامەکە بۆ ڕایگشتی ڕابگەینێ بۆ ئێمەش داواکارین بەڵێ پێویست دەکا پەرلەمانی کوردستانیش لێژنەیە چێبی بۆ دەرخستنی ڕاستیەکان تا چی دیکە هەم میدیا و هەمیش بەشێک لە پەرلەمانتاران نەتوانن ئەو ناوە بە باڵای کەسێکەوە بدەن چەند کەسێکەوە بدەن ئەو ڕاستیانەی لە لای ئێمە ئەو ڕووداوی کە بووە تاوانبار و تۆمەتبارەکانی تێدا دەژیر کراون و دەکرێت یاسا لە ئەنجامەکانیدا دەستگای دادوەری بۆ ڕایگشتی ڕابگەینێتن تا دیسان دەڵێنەوە ڕایگشتی پێچەواشە نەکرێتن بەکارێکی ئەرهابی یان بەکارێکی دیکە ڕووداوێک بووە لە پایتەختدا ڕوودایە پێویست بە هەڵوەستە لەسەرکردن دەکا دەستگای ئەمنی تێدا بەرپرسیارە و دادگا تێدا بەرپرسیارە کە ڕاستیەکان بۆ ڕایگشتی ڕابگەینێت و تاچی دیکە چاوەشەکاری تێدا نەکرێتن وەک گوتم هەم میدیا و هەمیش پەرلەمانتاران ناتوانن ناونیشان بۆ خەڵکی دیکە دروست بکەن بۆیە ئێمەش داواکارین بەڵێ دەبێ لێژنەیەکەبی بۆ دەرخستنی ڕاستیەکان ئێمە پێشتر بە دوواداچوونمان لە بۆ کردی و ئامادەیشمان تێدایە وەکو فراکسیۆنی زەرد بە چەند ئەندامێک پێویست بکاتن لەو لێژنەیە بەشداری دەکەین باش کاک عەلی حەمە ساڵح مامۆستا مەولود باش زۆر بە کورتی تکایە زۆر بە کورتی بڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان عەلی حەمە ساڵح دیارە چەند جارێک کاک سالار یاداشتی نەخوێندەوە بەڵکو کۆمەڵی ڕێی خۆی بە شەفەوی وت لەوە گەڕێ ئەو هەر بیرۆکەیەک پێشکەش بکە لە چوارچەوەی ئەو یاداشتەی ئێمە بە هیچ شێوەیەک تەشیر و ناوزراندن نەکراوە بە هیچ لایەنێکی دیاریکراوە بەڵکو کۆمەڵێک حاڵەتی باش ئازانی باقسەکانی خۆی تاوکە باقسەکانی خۆی تاوکە بە یارمەتی باقسەکانی خۆی تاوکە باشە کاک سالار بە یارمەتی کاک عەلی بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان نابێ قسە لەسەر قسەی ئەندامانی پەرلەمانی کوردستان فەرموو قسەکانی خۆت قسە ناکەین حاڵەتێکی واقعی هەبووە چەند کەسێک لە دەرەوەی یاسا کۆمەڵک هێزی دەمامکدار هێرشیان کردوتە سەری ئیهانەی جەستەییان کردوون تهدیدیان کردوون بە کۆمەڵێک شت کە چەقۆخستنە سەر گوێیانە دەست درێژیکردنە سەریانە دواتر بەبێ بڕیاری دادوەر وەکو موجرم هێنراونەتە سەر تەلەڤیزیۆن کە ئەم دوو تەلەڤیزیۆنەش تاوانیان ئەنجام داوە بۆیە ئەمە بە هیچ شێوەیەک تەشهیرکردن نییە باشترین بەڵگەش بۆ ئەمە ئەوەیە کە دادگا لە سلێمانی بڕیاری دەستگیرکردنی وەستا حەسەن بەڕێوبەری ئاسایشی گشتی سلێمانی و هێزی دژە تیرۆری دەرکردووە باش مامۆستا مەولود فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیە هەرچی قسە بکەین لەسەر مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی تەزویر و تەزویرکردنی ئیرادەی دەنگدار و بە لە ڕێدابردننی ئیرادەی خەڵک ینی هێشتا کەمە ینی یاداشت بێ قسە بێ هەرچی بێ بەڵام لە پاڵ ئەمەشان ڕاستیەکی تر هەیە ئەوش ئەوەیە بریتە لەوەی کە ینی هەم لە کۆمیسیۆن بەیاننامەی وازح دەرچووە و تعلیماتی وازح دەرچووە هەم لە یاسای هەڵبژاردن یاسای وازح هەیە بۆ مەسلەی سزادان لە جەرایمی ئینتیخابیە و بۆ مەسلەی دیاریکردنی عقوبە و کێ مجرمە و کێ مجرم نییە
لەبەرەوە یادداشتەکان بۆ ئاگادارکردنەوەی ڕای گشتی لە کێشەیە ڕۆدا شتێکی باشە هیچ ینی عیبێکی تیانی و ئێمە هەموو لایەکمان بۆ ئەوی هەم ڕای گشتی و هەم ئێمە ژووک و پەرلەمانتار ڕوبەڕووی هەر تەزویرکردنێکی ئیرادەی جەماوەری خەڵکو و دەنگی هاوڵاتی بینە شتێکی باشە بەڵام ئەمە کە ئێمە لێرە ببینە سەرچاوی یا ببینە سەرچاوی بەدیل بۆ کۆمیسیۆن و بۆ یاساکانی هەڵبژاردن بۆ دادگا و بۆ عقوبات ئەمە بەڕاستی من پێم وایە ینی یاسا خۆی جەرائیمی ئینتیخابی دیاری کردووە عقوبەکەشی دەستنیشان کردووە هیوادارم ئەو ڕێگانە بەجددی بگیرێنە بەر چونکە بەڕاستی تەزویرکردنی ئیرادەی ناخی بکارێکی خراپە بۆ خاڵی دوو من بەڕاستی پێم وایە مەسلەی ئەمنی کۆمەلگا و مەسلەی شەهیدکردنی ئابە و شێوە مەزلومان و نائینسان و دڵڕەقانەی کە کاک محەممەد عەزیزی پێ شەهید کرا ئەوە مۆزوعەکە ینی پەیوەندی بە ژیان و مافی مرۆڤ و بە ئاسایشی هەموو لایەکمان هەیە پێویستە لەلایەن جەنابتانەوەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە هەند بگیرێەوە قەرارێکی جددی تیا بدرێت چونکە ئەو بەو مانایە نییە کە دادگا ڕۆڵی خۆی نابینێ بەو مانایە کە پەرلەمان ئەهمیەت بە ئاسایشی تاکو و ئاسایشی کۆمەلگادا و سوپاس بۆ هەموو لایەکتان زۆر سپاس کاک سۆران لە فراکسیۆنی کۆمەڵ سۆران عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان بە پێی مادەی 48 لە پەیڕەوی ناوخۆ بڕگەی ئەلیف کە دەڵێت لیژنەی کاتی و لیژنەکانی لێکۆڵینەوە بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان لە پەرلەماندا پاڵپش بە پێشنیاری دەستەی سەرۆکایەتی پێکدەهێنرێ هیوادارم ئەم پرسە دوانەخەیت و هەر لێرە بڕیار لە پێکێنانی لیژنەکە بە دەنگی زۆرینەی ئامادەبووان لە پەرلەمان پێک بهێنرێ زۆر سپاس بەڵام بێ دەستەی سەرۆکایەتی یەکلا بێتەوە لەسەرەوە اینجا دوایی بخرێتە دەنگدانەوە ئێمە ئەتوانین و توێژێکی لەسەر بکەین و دوایی وەڵامی فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمانی کوردستانە دەینەوە بێگەردخان نوێنەری ئێوە قسەی کرد فراکسیۆنی سەوز پێم وابێت بەڵێ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان من بێگەر دڵشاد لە ڕاستیدا من ڕەخنە ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەکەم پەرلەمانی کوردستان نێوەندێکە بۆ دروستبوونی کۆدەنجی لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمان و دروستکردنی تەبایی لە نێوان هەموو بۆچوونە جیاوازەکان لە پێکهاتە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا بەڵام ئەوەی کە ئێمڕۆ ئێمە بینیمان دەرگاکردنەوەی ئێوە بۆ خوێندنەوەی ئەم یادداشتانە و دواتریش قسەکردنی ئەندامانی پەرلەمان لەسەر نێوەڕۆک و لەسەر بریندارکردنی ئیحساسی هەر یەکێک لە فراکسیۆنەکان لەلایەن یەکترەوە تۆمەتبارکردن ئەمە هۆکارێکە بۆەوەی کە پشێویەک لە نێوان یاخود ناکۆچی لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمان کوردستاندا دروست دەکا و ئێرە خەریکە دەبێتە بەدیلی دەسەڵاتی قەزایی لە هەرێمی کوردستاندا ئێمە دەسەڵاتی قەزاییمان هەیە گەرباز لە فەصلی دەسەڵاتەکان بکەین حەقی خۆیەتی ئێمە ئەم بابەتە بەجێ بێڵین بۆ دەسەڵاتی قەزایی بۆی ئەوان بەڕێکارە یاسایەکانی خۆیان بتوانن ئەم بابەتانەیەک لای بکەنەوە و هیچی تر ئێرە نەکەینە نێوەندی ناکۆچی نێوان لایەنە سیاسیەکان و گواستنەوەی بیر و بۆچوونەکانی دەرەوەی پەرلەمان بۆ نێو پەرلەمانی کوردستان و دروستبوونی ناکۆچی لە نێوان ئەندامانی پەرلەماندا و سوپاس بەڵێ بەڕێز بێگەردخان ئێوە ئەندامی پەرلەمانی کوردستانن نوێنەری خەڵکی کوردستانن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەرکێتی ڕێ بە نوێنەرەکانی خەڵکی کوردستان بدا کە بیر و بۆچوونەکانی خۆیان دەرببڕن بەڵام ئەوەی داواکاری ئێمەیە لە ئێوە کە بیر و بۆچوونەکانی خۆتان بە شێوەیە بخەنە ڕوو کە بریندارکرد نەبێت بۆ یەکتر و جەوی لێکتێگەیشتنی نێوان فراکسیۆنەکان تێک نەیە پێم وابێت ئیتر هەموو فراکسیۆنەکان قسەیان لەسەر کرد ئەزانی ئەوە بێت زۆر درێژە ئەکێشێ ئەم بابەتە بەشێکی تریش لە ئەندامانی پەرلەمان دەستیان بەرز کردوتەوە باشە دوا کەس کاک جەمال فەرموو دوا کەس ڕێز سەرۆکی پەرلەمان بەڕاستی ئەمە دەمێت دوو سێ بابەت باز بکەم یەکێکیانەوەیە ئەو مناقشاتانەوە کە تەقدیرم لە بۆڕێی هەموو هەواڵە هەموو ئەندامانی پەرلەمان بەس بەڕاستی حەقوەیە ئەمە تەقدیری وەقت و بابەتەکان درێژ نەکەینەوە ئەگەر وا بکەین مانەما هیچ بەرنامەیەک وا بە ئاسانی تێناپەڕێتن یعنی مەسەلەن بەپێ ئەو بەرنامەی کات کە دەستنیشان کرا ئێستا نیوەی جێبەجێ نەکرایە پێویستە زیاتر دقیقتر بین لە قسەکردن و بابەتەکان بەلا ڕێنانمن بەڵێ بابەتی تر مەسایلی تەزویر بەڕای من کە راپۆرتی فراکسیۆنەکان خوێندراوە شتێکی زۆر پێویستە مەسایلی تەزویر خراپە پێویستە زیاتر دقیقتر بێتن شێنەتجێ هەڵبژاردن بە پاچی بە دوور لە تەزویر بەڕای من زیاتر سەرکەوتنی کورد بۆ پاچی و دوسۆزی زیاتر پیشاندەدات لایەنی تر ئەو ڕووداوەی هەواڵانی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی من تەقدیرم لە بۆەوەی کە وە لەگەر ئەوەش نیم بەڕاستی تاوانێک بوو بە شەیدکردنی کاک محەممەد بەڵام
بەڵام من یەک بابەت باز بکەم کە من ئەو مەجموعانە هەندێکیان دەناسم لە ڕاستیدا. یەکەم چێشت ئەگەر بیر لە مەسائلی سیاسی بکرێتەوە تەوەجوه سیاسی ئەسڵەن شتی وا لە نیبە ئەمن مەسئولیەتێکی هەردەگرم لەبەرەوەی من ئەو شەخصانە دەناسم ئەوانە احتمالی هەندێک هۆکاری ترای بکەن لە نزیک تحقیق وەشکابمێت باسی کرد باز دەکرێتێت ئەوە تحقیقی لایە کاتەوە کێشەمە نییە. دوو ڕووداوەکە کەسانێکن کە پێشتریش ئەو شتانیان کردیە مەوضوعەکە دووەمیش گیراون پێم باشە مەزار بدەین لەم لۆژنەی تحقیق و ئەگەر لە مەسائلی لایەنی تر وەکو پارتی یان وەکو حکومەت ئیشارەت پێدرێ بە تەسەوری من زیاتر هەوڵ بدەین ئەو جۆرە ڕووداوانە قەتع بکرێ و دووبارە نەکرێنەوە باشترە و کەسیش لایەنگیری نییە و ئومێدەوارم کە ئەو دیاردانش کۆتایی پێبێ لە کوردستان. زۆر سپاس. زۆر سپاس کاک جەمال. طبعا ئەوەی کە بینیمان کۆدەنگیەک لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هەیە بۆ لێکۆڕینەوە لەو ڕووداوانەی کە ڕوویاوە و زۆربەی فراکسیۆنەکان داوای ئەوەیان کرد. ئێمەش وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە پێی مادەی 48 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بەرگەی ئەلیف ڕەزامەندین لەسەرەوە ئەی خێنە دەنگدانەوە کە ئایا لیژنەیەکی لێکۆڕینەوە پێک بهێنرێ بۆ ئەو ڕووداوانەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و دواتر ڕوویان داوە ئەی خێنە دەنگدانەوە چێ لەگەڵەوەی لیژنەیەکی لێکۆڕینەوە هەبێ؟ بەڵێ بەڵێ عفوان سەرۆکی پەرلەمان لەگەڵ ڕێزم بۆ بەڕێستان عفوان ئێمە بە حقیقت ئەندامانی پارلەمانی کوردستان دەبێت دەوری تەبایی ببینین بەڵام ئەوە ئەبینین کە ئەندامانی پارلەمان کوردستان کۆبوونەوەکە بەرەو عقارێکی تر ڕۆیشتووە بۆیە داوا ئەەکەم ئەگەر هەر حاڵەتێ واتە توندوتیژی ڕووبدا لە کوردستانە دەبێت ئێمە ئەندامانی پارلەمانی کوردستان دەوری هێورکردنەوە و تەباییمان هەبێت. ئەگەر بێتە سەر حاڵەتی توندوتیژیەکان ئێمە ئەبینین کە لە هەڵمەتی هەڵبژاردنەکان واتە لە سی نیسان ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان یەکەمین پارتی سیاسی بووین کە توندوتیژیمان بەرامبەر کرا لە سنووری پارێزگای سلێمانی واتە تەقەکەران هێرشیان کردە سەر بارەگای لقی چوار و لە شەوی دواتریشە هێرش کرایە سەر لیژنەیەکی ناوچەمان. بۆیە ئێمەش وەکو فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان داوا ئەکەین کە ئەگەر لیژنەی تحقیقی دروست بکرێت دەبێت تحقیقیش لە ڕووداوەکانی لقی چوار و لیژنەی ناوچەی سلێمانی پێنجی پارتی دیموکراتی کوردستان بکرێت. جارێ با لیژنەکە بخینە دەنگدانەوە لیژنەیەکی لێکۆڕینەوەی کاتی بخینە دەنگدانەوە کە داواکاری زۆربەی فراکسیۆنەکانە بەڵێ کاگە بۆ کاروان فەرموو تکە یعنی فراکسیۆنە زۆرەکان ئێوە هەمووتان نوێنەرەکانتان قسەی کرد بەڵێ کاگە بۆ کاروان. بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەو کارانەی کە کراوە ئەوانی لە هەولێریش و ئەوەی لە سلێمانی جێگای ئیدانێ و جێ خۆیەتی مەحکومی بکەیت تکایە بێدەنگی. بەڵام من ئەبینم لە هەردوو حاڵەتەکە ئەوەی کە تاوانەکەی کردووە دیارە لەبەرەوە لە دنیا لوژنەی تحقیقی بۆ حاڵەتێک دانرێ کە دیار نەبێ حتا ئەگەر لوژنەی تحقیقیش دانرێ ئەبێ بدرێتە دەستگای قەزایی ئەوانە هەل بکاتەوە لەبەرەوە من پێم وایە لیژنەی تحقیقی پێویست ناکە بۆ مەبەست. باش ئەوە ڕێی جەنابتە بەڵام ڕێی زۆربەی فراکسیۆنەکان ئەوە بۆ لیژنەی تحقیقی دروست بکرێ ئێسەی خینە دەنگەوە چێ لەگەڵەوەیە کە لیژنەیەکی لێکۆڕینەوە دروست بکرێ سەبارەت بەو ڕووداوانەی لە ماوەی ڕابردوو لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی ڕوویان داوە کێ لەگەڵەوەی دەست بەرزکاتەوە. پەنجاو دوو کەس دەنگی بەوەیەوە کێ لەگەڵ نییە؟ فەرمان ڕجاکەم ڕجا یەک نقطە بەڵێ بەڵێ ڕجا بەڵێ یعنی ئەم مەوزوعە دوو ئەجندای جیاوازن ئێمە باسمان کە ئەجندایەکی ئینتیخابی مەوزوعەکە ئەجندایەکی ئەمیش مەوزوعێکی شتێکی زۆر سروشتیە کە هەردووکی لیژنەیەکی لە تحقیقی لیژنەیەکی نانە طبیعیە ئێستا ئێمە ئامادەین دەنگ دەین بە لێژنە کاک مەولود خسمانە دەنگدانەوە تکایە
مامۆستا مەولود خسمانە دەنگدانەوە مەجای قسەکردنیتیان نەماوە کێ لەگەڵ نییە ئەو لیژنەی لێکۆڵینەوە دروست کرێت دەست بەرزکاتەوە ئەنجامە بن سی کەس دەگەڵ نییە کەواتە بە زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمان لیژنەیەکی لێکۆڵینەوە پێکەێنین داوا لە فراکسیۆنەکانەکەین نوێنەری خۆیان پاڵێون بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆی لیژنەیەکی لێکۆڵینەوە پێکبێنین سەبارەت بە ڕووداوانی کە ڕویان داوە ئێستا بەڕێز کاک جعفەر ئیمنکی جێگری سەرۆکی پەرلەمان قسەیەکی هەیە سەبارەت بۆی ناوی هێنرا لە هەندێک لە قسەکانی بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان بە پێویست نەدەزانی حتا ڕوونکردنەوەش پێشکەشکەم بەڵام ناویم بەو شێوازە هات وەکو بڵێ لێرە پڕە لە کامێرە و کامێرەکانش لەژێر ئەوەی منن ینی من دەستکاری دەکەم و بەکاری دێنم بۆ ینی بڵێم بە چاوەشەکردن یان بە هەر ئاراستایەکی تر ئەوەی ڕاست بیت من حوسن نییە بوو ئەو براش افتراز دەکەم کاک ئەبوو بەکر و دەزانم لە پەرۆشی و خەمخۆریە و چۆن ئەوەی لە میدیای جۆلێ بووە مش هەر بەو چاوە بەو شێوە لە میدیام جۆلێ بووە بەڕاستی بەداخەوە دەبا میدیاش وانە بن ئەوە ڕاستی پیشەیی نییە و کاری میدیاش نییە بە مەسەلەیە نهێنیەکانی ناو هۆڵ دەربچن بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان لە ژیانی خۆمدا نەپرسیوە ئێمە بڕوام هەمومان بڕوامم بە دیموکراسی هەیە و هەموو هەواڵان ئازادن حەز دەکەم بۆ دڵنیایی ئەوەی ڕۆی داوە نە بەدلی ئێمە بووە نە پێمان خۆش بووە ئیدانش دەکەین نهێنیەکانی پەرلەمانتەران لێرە دەربچن سپاس زۆر سپاس بۆ بەڕێزت بەم شێوەیە بەرنامەی کاری دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان کۆتایی پێهات زۆر سپاس بۆ ئامادەبوونتان فەرموو